بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەد بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆڵەوە هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازیین کە تا کۆتایی بینەرمان بووی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ لە یەکەم ڕۆژی وەرزی پاییز هیوادارین چۆن گەڵایدارەکان خەزان دەکەن ئاوا خەمەکانی وەش خەزان بکەن دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون ئیشەڵا جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز دەبێت لە بابەتی یەکەمیش دەمانەوەی قسەی لەسەر بکەین ئەویش مناڵە لە نێو مەترسیەکانی هاتوچۆیە بە تایبەتی کێستاکە سەرەتای دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندنە ڕۆژانە تەواوی مناڵەکان ئەوانەی لە قوتابخانە و ناوەندە خوێندنەکانن دەچنە دەرەوە جا بە پێ بێ یاخود بە پاس بێ پێویستە کۆمەڵێک وشیاری و کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆ دایکان و باوکان بۆ خودی مناڵەکان بۆ شۆفێرەکان وەروەها لایەنە پەیوەنددارەکانیش بیزانن و باز لە ئامارەکان دەکەینکەوە ئەگەر بێت و وشیاری و ڕێنمایی هاتوچۆەکان جێبەجێ نەکرێت قوربانیەکان چین ئەو مەترسیانە چییە بۆ مناڵ و بۆ قوتابیان و خوێندکاران دروست دەبێ لەسەر شەقامەکان و وەروە لە کاتی پەڕینەوەیان لەسەر جادەکانە ئەمە یەکێک دەبێت لە تەوەرەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ. لازان لە تەوەری دومی بەرنامە کەشماندا بۆ پێی کە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی وەرزی پاییزە و ئەم وەرزە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لەلایەن زۆرێک لە خەڵک و وەروەها لەلایەن شاعیران و ئێمە لەم تۆرێماندا باز لە پەیوەندی نێوان شاعیران و پاییز دەکەین بۆچی هەمیشە و بەردەوام شاعیران گرنگیەکی تایبەت دەدەن بە پاییز و لە شعرەکانیاندا ڕەنگی داوەتەوە و باز لەوەش دەکەین کە ئایا لەم ڕۆژگاری ئێستا و لەم شعرانی ئێستادا ئایا جیاوازی بەدی دەکرێت لە نێوان شعر و پاییزدا لە چاو شعرە کلاسیکیەکان و شعرە کۆنەکاندا گفتوگۆیەکی چڕ لەو بارەی دەکەین و باز لە جوانی پاییز و کۆمەڵێک کۆنراوە و کۆمەڵ شعریشتان لەو بارەوە بۆ دەخوێنینەوە. بڵێ دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. لازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئاگاداربوونی منداڵان و وەروها قوتابیان دەکەین لە کاتی پەڕینەوەدا بۆ پێکە سەرەتای دەستپێکردنی وەرزی نوێی خوێندنەوە زۆرێک لە منداڵان و قوتابیان بە شەقامەکاندا دەپەڕنەوە و زانین ئەو هۆشیاری و ئەو ئاگاداریانە چین و هەروەها مەترسیەکانی هاتوچۆ یاخ مەترسیەکانی پەڕینەوە لەو حاڵەتانەدا چین و هۆشیاری دایکان و باوکان هاوڵاتیانی دیکە کە منداڵێک دەبین لە شەقامەکاندا دەپەڕێتەوە چۆن ئاگاداریان بکەن چۆن هاوکاریان بکەن کا بپەڕێنەوە گفتوگۆ لەو بارەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ڕائید بەهمەن عەبدوڵڵا ئەفسەری ڕاگەیاندنی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. کاک ڕائید بەخێربێت. زۆر سپاس. دەرفەتە کاک بەهمەن بێگومان ئیترەرکیەوە قورسە بێ شەقامەکان ئەوەیتر قەرەباڵغ دەبن و مەترسیەکان زۆرن. هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین حەزەکەی پێشەوەی قسە باسی زیاتر لەسەر بابەتەکان بکەین گوێبیستی راپۆرتەکە بین دواتر درێژە بە گفتوگۆکەمان بکەین. وەڵێ ئەگەر هاوکارانمان راپۆرتێک هەیە بۆمان دابنێن دواتریش لەسەر بابەتە بەردەوام دەبێت.
وەرزی نوێی خوێندن دەستی پێکردووە گرفتێکی شاراوەی قوتابیان کە کەمتر باسی لێوە دەکرێت لە کاتی ڕۆیشتن و هاتنەوەیان لە قوتابخانە لە شەقام و ڕێگەوبانەکان ڕووبەڕووی گرفت دەبنەوە بەتایبەت لە کاتی پەڕینەوەیان لە شەقامەکان قوتابیەک باز لەوە دەکات هاوڕێیەکیان لە کاتی گەڕانەوەی لە قوتابخانە و پەڕینەوەی لە شەقامێک تووشی ڕووداوی هاتوچۆ بووە داوا لە شۆفێران و کارمەندانی هاتوچۆ دەکەن هاوکاری زیاتریان بکەن لە کاتی پەڕینەوەیان لە شەقامەکاندا. باشە کارمەندی هاتوچۆکە کە لێ بێت بینێتە لە بە زۆر وەستاوە لە یا سیارەکانمان بۆ وەستێنن هەنێ سایرش باشە کە ترافیکەکە سەوزە بێت ناڕوات لەسەر ئێمە وەستێت هەتا ئێمە پەڕینەوە ئەنج ئەوانن ڕۆن وەڵا کارمەندی هاتوچۆ لە شوێنێکدانێن بەتایبەت ئەوانەی کە مەکتەب وشتی لێ لەو سەرجادانە کارمەندی لێ بە زۆر باش هەنێ جار لی نییە بەس پێویستە لێ بێت بۆی ئاگاداری مناڵەکان بە سارەکانیان ببۆستێنە ئەزین چۆنا ئەتا دانەیەک هاوکاری دەکات دوانێکە بەلایەنە هەمیان بەلایەنە نازانم پەلیچیانە ناوەستن بەڵێ هەرماوەی پێشەسە لێرە سیارێ لە کسێکیە بە بۆنەی ئەوکەنە وەستاون ئەوەنە سریعن لەسەرم جادە ئامانەیە جادەیەکە خەڵک زۆر پێڕوە تو بۆن چۆنە بێ ئەوەنە سریع بێ مەجاریش نایان بڕۆی کارمەندێکی هاتوچۆ لە کاتی ئەرێکدا دەدوێنین ئەو دەڵێت ڕۆژانە هاوکاری قوتابیان دەکەن ترافیکەکانیان بۆ دەوەستێنن تا لە شەقامەکە بپەڕنەوە بەتایبەت ئەو قوتابیانەی تەمەنیان بچووکە و هۆشیاریان کەمترە ئەو شۆفێرانەش سزا دەدەن کە سەرپێچی دەکەن و گوێڕاڵیان ناکەن وەڵای ئەمە پێی توانە هاوکاریانەکەین تەلە بچووکان پێی توانە لە کاتی پەڕنەوەی سایدەکان بۆ ڕاگرن و ئاپەڕێنینەوە و تەلەبە گەورەکانی هاوکاریانەکەین جاری وایە بەس گرفتمان بۆ دروست دەبێت تەلەبەکان هاوکاریمان ناکەن لەگەڵ ئێمە پابەندی ڕێنماکانی هاتوچۆ نابن لە کاتی پەڕنەوەی شۆفێراندا خێراخواان بە سایدەکەکەن و ئەپەڕێنەوە وڵای لە کاتی ئێمە کە کاتێکە سایدەکە ڕاگرین لەو کاتانەیە ئەوان تەلەبەکان بووان هەیە پەڕنەوە و گرفتیش بۆ ئێمە دروست نابێت بۆ شۆفێرانش دروست نابێت وڵا لە کاتی وایە شۆفەر دەستمان لێ ڕاگرت و ئاگەری نەبوو نەوەستاوە بۆ دەهۆی هۆکاری حادسەبوون و لە تەلەبەکەیەوە و ئێمە ئیجراتی یاسایی خۆمان لەگەڵا کردووە. قوتابیانی پۆلەکانی یەکی بنەڕەتی تاوەکو شەشی بنەڕەتی پێویستیان بە هاوکاری زیاتر هەیە لە کاتی پەڕینەوەیان لە شەقامەکاندا بەڵام زۆرێک لە شۆفێران ئەو شوێنانەی کارمەندی هاتوچۆی لێ نییە کەمتر هاوکاری قوتابیان دەکەن داواکاری قوتابیان ئەوەیە لە نزیک قوتابخانەکان کارمەندی هاتوچۆ دابدرێت تا لە کاتی تەواوبوونی وانەکانیان و پەڕینەوەیان لە شەقامەکاندا هاوکاریان بکەن تا بە دوور بن لە ڕووداوی هاتوچۆ و کارەساتی دڵتەزێن. ڕامیا ڕوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاتانە بێدازان و خۆشەویستیان باز لە مەترسیەکانی قوتابیان دەکەین لەسەر شەقامەکان و پەڕینەوەیان لە شەقامەکاندا گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ بەڕێز کاک بەهمەن. کاک بەهمەن دووبارە بەخێربێت. زۆر سپاس. کاک بەهمەن ئەگەر لەوە دەست پێ بکەین ئایا بەجددی مەترسی هەیە کە قوتابیان لە شەقامەکاندا دەپەڕنەوە و تا چەند گرنگە هۆشیاری شۆفێران و هۆشیاری قوتابیان لەو بارەیەوە؟ سپاسدانەکەم. ئەمڕۆ خۆ دەزانی چەند ڕۆژێکە دەرگای قوتابخانەکان کراونەتەوە و با بڵێن ناوەندەکانی خوێندن وەکو ساڵانی پێش و جموجوڵی تێکەوتۆتەوە ئێمە هیوادارین تەمەنایەوە دەکەین کە کۆرۆنا تێپەڕی بێت و جارێکی کەژیان ئاسایی بێتەوە و ناوەندەکانی خوێندن بچنەوە سەر ڕێڕەوی خۆیان. بە دڵنیاییەوە مناڵی ژۆک و هەموو با بڵێن وەکو مرۆڤ کە لەسەر شەقام و ڕێگاوبانەکانە جوڵەی هەیە بەدەر نییە لە ڕووداوەکانی هاتوچۆ. ئێمە گەر بێت و تەرکیزکەینە سەر منداڵ لەبەرەوەی عقلی پێنەگەیشتووە و هەست بە مەترسیەکان ناکا کە لە دەوروبەری ڕوو ئەدەن هەر بۆیە جوڵەی کت و پڕ ئەنجامەدا. بە نمونە زۆربەی کات ئێمە ڕەنگە کەسێکە لە شەقامەکە دەپەڕێتەوە چەند جارێک ئەم لاولای شەقامەکە سیر دەکات و پاشان دەپەڕێتەوە. بەڵام منداڵ ئەم تەرکیزەی نییە ئەم بیرروهۆشەی نییە کە دڵنیا بێتەوە لە شەقامەکە کە ئۆتۆمبیلی تێدانیە و پاشان بپەڕێتەوە. و بە تەنها منداڵ لەسەر شەقامەکان ڕوبەڕوو یا مەترسی ڕووداوی هاتوشیان لێ ناکرێت. لەناو ئۆتۆمبیلیشدا لەناو پاسەکانیشدا منداڵ هەندێک جار قوربانی گەورن لە کاتی هاتوچۆکردندا چکە مناڵ ناتوانێت سەلامەتی خۆی بپارێزێ. هەر بۆیە
بەرپرسیارەتی و سەلامەتی منداڵ لە ئەستۆی گەورەکانە لەسەر شەقامەکان تۆ دەبێ بزانی کە هەمیشە جوڵەیەکی کتوپڕ هەیە لەسەر شەقامەکان کە تۆ لی بێ ئاگای کە ڕەنگە لە پشتی ئۆتۆمبیلێکەوە بێ لە پشتی کۆڵانێکەوە بێ مناڵێک دەرپەرێتە سەر شەقامەکە تووشی ڕووداوی هاتشۆ ببی لەناو ئۆتۆمبیلیشدا بە هەمان شێوەیە تۆ منداڵێکت لەگەڵایە گەر بێت و بەراورد بە کەسێکی گەورە ئۆتۆمبیلەکە تووشی ڕووداوی هاتوچۆ ببێ کەسی گەورە کێشی زیاترە و توانای جێگیربوونی خۆی زیاترە ئەگەری پەڕین و ئەگەری با بڵین جوڵەی لەناو ئۆتۆمبیلەکە تا لە کاتی ڕووداوەکەدا کەمترە یان مەگەر ڕووداوەکە زۆر قورس بێ هەندێک جار مرۆڤەکان لە جامەکەەوە بچنە دەرەوەی ئۆتۆمبیلەکە بەڵام منداڵوان نیە منداڵەگەر لە دواوی ئۆتۆمبیلەکە دانیشتە بێ بە بەسیترین ئیستۆپ کە تۆ یا بە بەسیترین پێشهاتێکی کتوپڕ ڕەنگە بپڕێ بۆ بەردەمی بۆ پێشی ئۆتۆمبیلەکە بۆ لای شۆفێرەکە کەواتە منداڵ بۆ خۆی ناتوانێت سەلامەتی خۆی لە باڵین بپارێزێ پێویستە گەورەکان بیپارێزن ئێمە دەبێ بزانین کە منداڵ بەڵێ مەترسیان هەیە لەسەر شەقامەکان و بە ڕێژەیەکی بەرچاو دەبنە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆ کاتە کاک بە من ئەوەی کە ئێساکە ڕوونە وەرلای بەڕێزیشتان مناڵان لەسەر شەقامەکان لە مەترسیدان چۆن ڕێگری لە مەترسیانە بکەین بە مانایەکی تر چۆن مناڵەکان بپارێزین وەک باست کرد لە ناو ئۆتۆمبیلیش دیسانەوە کرێ ئەمان لە مەترسیا بن کەواتە ئەرکی کێیە شۆفێرەکە دایکان و باوکان یاخود ناوەندە زانستیەکان کە لەوێ لە قوتابخانەکان مناڵان هۆشیارکەنەوە وەیە وەژوەکو بەڕێوەبەرایەتی چ ڕێکارێکتان گرتوتە بەرکەوە خەڵک هۆشیارکەنەوە مناڵان لەو مەترسیەکەوێن پارێزراوتر بن لە ڕاستیدا ئێمە ئەگەر بمانەوێ با بڵین هەموو قوتابخانەیە کارمەندێکی هاتوچۆ یا مەفرەزێکی هاتوچۆی لێبێ ڕەنگە مەفرەزە و کارمەندەکانی هاتوچۆ نەک بەشی ئەوە نەهات بەش ناکات باشە چکە ژماری قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن زۆرە بۆیە پێویستیمان بە هەڵمەتی هۆشیاری هەیە پێویستیمان بەوە هەیە کە شۆفێران و هاوڵاتیان خۆیان بەرپرسیارانە مامەڵە بکەن لەگەڵ بارودۆخەکەدا لەوە تێبگەن کە مناڵ با بڵین ئەبێ سەلامەتی لە ئەستۆی گەورەکانە دەبێت لەوە تێبگەین کە لە نزیک قوتابخانە و شوێنە گشتیەکاندا خێرایی ئۆتۆمبیلەکان بە تەواوی کەم ببنەوە شۆفێر وا هەست بکە کە لەم شوێنەدا منداڵی خۆی لێیە و بەرپرسیارانە مامەڵە بکە لە لێخوڕین لە نزیک قوتابخانە و شوێنە گشتیەکاندا پاشان ئەو ئۆتۆمبیلانەی کە منداڵان دەگوێزنەوە بۆ قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن ینی من بە نمونە پێ دەڵێم لە ئێستادا بەشێکی زۆری منداڵان لە ڕێگەی پاس و تەکسیەوە زۆرتر لە ڕێگەی پاسەوە دەگوێزرێنەوە بۆ قوتابخانەکان ئێمە زۆر جار بە دوواداچوونمان کردووە خۆشبەختانە ئەم چەند ساڵە لیژنەی بە دوواداچوونی لەناو قوتابخانەکانە لیژنەیەک پێک دەهێندا بۆ بە دوواداچوون لەسەر ئەو شۆفێری ئۆتۆمبیلی پاسانەی کە منداڵەکان دەگوێزنەوە و کۆمەڵ لە ڕێگەی لیژنەکانی قایمقامێتەوە بە دوواداچوون دەکرا و لێپرسینەوەی توم دەکات لەگەڵ شۆفێری سەرپێکی کاردا لە ڕابردوودا ئەمە چاودێری ئۆتۆمبیلی پاسمان کردووە ئۆتۆمبیلێک بۆ خۆی ئەگەر بێت و 40 منداڵ ڕێگە پێدراوە بێ لەناو ئۆتۆمبیلەکەدا بێت 44 منداڵ 50 منداڵ هەندێک جار خۆمان دامان گرتووە کە بە دوواداچوونمان کردووە مناڵەکانمان بژاردەوە 50 منداڵ لەناو پاسێکدا بووە ئێمە ئەگەر بێت و هەر تووشی بەسیترین ڕووداوی هاتوچۆ ببێ پێشاتێکی کتوپڕ بێتە بەردەمی ئەم شۆفێرە ئیستۆپێکی بەسیت کە مناڵانە هەمووی بۆ خۆی ئەکەون بەسەریەکە ئەگەر بێت و ڕووداویش ڕووی نابێ لەناو ڕەنگە لەناو پاسەکەدا گیانیان ئازاری پێ بگات بە هەمان شێوە لەناو تەکسیەکانیشدا سەیر دەکەیت 2 مناڵ و 3 مناڵ لە شوێن لە پێشی تەکسیەکانە سوار بوون و چەند مناڵێکی کەش لە دواوە یعنی ئەمە بەڕاستی کارەسا دروست دەکات هەندێک جار دایکان و باوکانیش بۆ خۆیان ڕەنگە بەرپرسیار بن لەمە مەسەڵەن زۆرێک لە شۆفێرانە ئێمە دایان دوێنی نەڵێ کاکە دایک و باوکەکەڵێ تۆ لەگەڵ ئەمە بۆم جێکەرەوە مناڵێکە هیچ نییە هەر پچکۆلەیە چێتە ناویەوە ینی دایکان و باوکان ئەبێ لەوە تێبگەن ئەگەر بێت و ئەم ئۆتۆمبیلە تووشی ڕووداوی هاتوچۆ بێ کارەساتی لێکرێتەوە ئێمە ئەگەر بە نمونە پێت بڵێم ساڵانە مەسەڵەن بۆ نمونە لە ساڵی 2013 48 مناڵ بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە ینی نزیکترین ئامارمان 2019 خۆشبەختانە ئامارەکان بەرەو کەمبوونەوە دەڕوا بە هەوڵی هەموو لایەک بە ینی کە 2013 48 مناڵ گیانی لەدەستداوە لە 2019 بۆ بە 13 پارێزگای سلێمانیە کەواتە ئێمە دەتوانین ینی شتێکی مەحاڵ نییە کە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە چەند خاڵێکە ئەگەر بێت و جێبەجێ بکەین ڕەنگە باشتر بێ یەکێک لەوانە ئەو هەڵمەتی هۆشیاریەیە کە ئەم بەرنامەی جەنابتانیش ڕەنگە بچێتە ئەو چوارچێوەوە کە لە کاتی
با بڵین پرۆسی خوێندن کە دەکرێتەوە زیاتر شۆفێران ئاگادار بکرێنەوە و لە کاتی گواستنەوەی منداڵاندا بە هەمان شێوە منداڵەکان بە شێوەیەکی ڕێک و پێک لە ناو پاسەکاندا جێگیر بکرێ بۆی ئەگە تووشی ڕووداوێکی هاتوچۆش بن قوربانی لێ نەکەوێتەوە تەکسیەکان بە هەمان شێوە لە شوێنی پەڕینەوە منداڵەکان ڕابهێنرێ لە ناوەندەکانی خوێندندا هەڵبەتە ئێمەوەکو بەڕێوەبەرەتی هاتوچۆ لە ساڵانی ڕابردوودا ئەم بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکیەکانمان تا ڕادەیەکەم بۆیەوە ئەجینا هەم لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ جێگیکی تایبەتمان هەیە کە منداڵان با بڵێن ناوەندەکانی خوێندن قوتابخانەی بنەڕەتی و باخچی ساوایان سەردانی دەکەن باخچەکان سەردانی دەکەن فێریان دەکەین چۆن مامەڵە لەگەڵ شەقام و ڕێگابانەکاندا بکەین و بۆ خۆشمان تیممان هەیە دەچێتە قوتابخانەکانەوە دەچێتە باخچەکانەوە منداڵان فێر دەکات چۆن لەسەر شەقامەکان بپەڕنەوە بە هاوکاری مامۆستا بەڕێزەکان کە ڕۆڵی ئەوانیش بەڕاستیە بێ لە بەرچاو بگیرێ ئێمە تەمە ناکەین کە پەروەردە سیستەمی پەروەردە زیاتر گرنگی بە هۆشیاری هاتوچۆ بدات چکە تۆ بیرت نەچێ منداڵ تۆ سەلامەتی و تەندروستی لە پێش هەموو شتێکەوە تۆ کە منداڵێکی سەلامەت و تەندروستت پەروەردەکەت دەتوانانی کەسێکی ئەم کەسە زانایەکی لێ دەربچێ بەڵام تۆ لە سەرەتایی تەمەنیەوە مەترسی لەسەر ژیانی هەبێت مەترسی برینداربوون و کەم ئەندامبوون و گیان لە دەستدانی هەبێت ڕەنگە قورس بێ لەبەرەوە مامۆستا بەڕێزەکانیش ڕۆڵیان هەیە و ئێمە لەگەڵ بەڕێوەبەرەتیەکانی پەروەردەیە هەماهەنگی باشمان هەیە لەگەڵ قوتابخانەکانە بەگشتی ئەوەندەی کە پێمان کرابێ سەردانی قوتابخانەکان دەکەین ئەوان سەردانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ دەکەن لە نزیکەوە ڕایان دەهێنین چۆن لەسەر شەقامەکان دەپەڕنەوە هێماکانی هاتوچۆیان پێ ئاشنا دەکەین ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە ینی با بڵێن هۆکارن بۆ کەمبوونەوەی ئاماری قوربانیانی منداڵە زۆر باشە کاک بەهمەن لەوانەیە بەڕێوەبەرەتی هاتوچۆ ئەوەندە فریای ئەوە نەکەوێت کە تاوی ئەو ڕێنمایانە پێشکەش بۆ منداڵانە بکە تا چەند گرنگە دایک و باوکان ڕاهێنان بە منداڵەکانیان بکەن بۆ نەخۆ منداڵ بووم لە سەرەتایەوە بیرمە باوکم دەستی گرت و دوومە دەستەر شەقامەکە و توێتی سێری ئەم ئاراستەیەکی سری و ئاراستەیەش دەکە اینجا پەڕیتەوە تا ئەم دقەیەش منەر پەیڕەوی دەکەم تا چەند گرنگە دایکان و باوکان ئەمە لە شەقامەکاندا فێری منداڵەکانیان بکەن ینی هەموو دایک و باوکێک دەتوانێت لە ڕێگەی خۆیەوە ئەم فێرکاری پیشانی منداڵەکەی بدات لە ڕاستیدا پەروەردەی مناڵ پەروەردەیەکی ئاسان نییە لە هەموو بوارەکانە جا لە بواری هاتوچۆ ئێمە باز دەکەین ڕەنگە دایک و باوک هەبێ بۆ خۆی مناڵ لەناو ئۆتۆمبیلەکەدایە زۆر کات دایکان و باوکان کۆمەڵی هەڵە دەکەن یا کۆمەڵێک کردەوە دەکەن مناڵەکە ڕەنگە دانیشت بێت و هیچ نەکات یا سەرقاڵ بێ بە یاریەکی خۆیەوە بەڵام ئەم منداڵە ئەم کردەوەی کە دایک و باوکەکە کردوێتی هەڵی دەگرێەوە لەبەری دەکاوە با بڵین لە کاتێکی ترا بە جەستەی دەکاتەوە ئەنی زۆر گرنگە کاتێ منداڵێک لەگەڵ دایک و باوکیدایە کاتێکە لە ترافیکی سوور دەدا یا بە جۆرێک لە جۆرەکان باز لە کارمەندی هاتوچۆ دەکایان قسەیەکی نەشیاو دەکا ئەمانە ئەم منداڵە هەڵی دەگرێت لەگەڵ خۆیان ئەم ئەچێتەوە سەر ئەم ڕێچکەیە ئەگەر بیانی لە سەتیشی نەبێ بەشێکی لەم کار و کردە و قسانە بەکارەهێنێتەوە لە ژیانی خۆی ئەوەی کە تۆ باسیەکەی لە زهن تاماوە ئەوە هی ئەوەیە کە فێرکراوی چۆن لەسەر شەقامەکە بپەڕیتەوە گرنگە مناڵ ڕابهێنرێ بەرپرسیارەتی خۆی و کەسانی دەوروبەریشی هەڵبگرێ ئێمە لە ڕابردوودا کۆمەڵە چالاکیمان کرد کە هەوڵماندا لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە منداڵان فێر بکەین کۆمەڵە جلی هاتوچۆیی بۆ قوتابخانەکان هەر ڕۆژی چەند منداڵێک لەبەری بکەن و ڕاهێنان بکەن بە هاوڕێکانیان کە چۆن لەسەر شەقامەکان دەپەڕنەوە هەڵبەتە بە هاوکاری ئێمە و بە هاوکاری مامۆستا بەڕێزەکان لە خوێندرگاکاندا تۆ گرنگە مناڵ ڕابێنی کە ئیتر بەرپرسیارەتی خۆی هەندێک جار بەرپرسیارەتی کەسانی هاوڕەکانیشی هەڵبگرێ و کە ئەو مناڵانەی کە گەورن ئەو مناڵانەی کە دەچنە قۆناغی 4 و 5 و 6 بنەڕەتیەوە لە بەراورد بە منداڵانی خواردن لەسەر شەقامەکان تۆ پێویستە ڕایانبێنی چۆن دەپەڕنەوە چۆن ڕانەکەن یان ئەم هێمای گوڵۆپە بۆچی بەکاردێت لە چ کاتێکا دەتوانێت بپەڕێتەوە لە کوێدا بۆی هەیە بپەڕێتەوە ئەمانە هەمووی ڕۆڵی هەیە و دایکان و باوکان ڕۆڵی سەرەکی تێدا دەبینن دەبێت کاتێکی خۆیان بۆ تەرخان بکەن کە با بڵێن ڕاهێنانیان پێ بکەن لە بۆی لەو مەترسیانە بە دوور بن ئێمە وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ ئەوەندەی کە هەوڵمان داوە کارمان لەسەر کردووە و بەردەوامیش دەبین لەسەری وەکو باسم کرد هەم لە ناو بەڕێبەرایەتی هاتوچۆ جێگەیەکی گونجاومان هەیە کە مناڵان ڕادەهێنین هەم لە ناو قوتابخانەکان و باخچەکانیشدا تیممان هەیە سەردانیان دەکەن بەڵام پێویستی بە هەماهەنگی زیاترە پێویستی بە کارکردنی زیاترە پێویستی بەوە هەیە کە دەرفەتی قوتابخانەکانیش زۆرتر بێ هەندێک جار ئێمە فریان ناکەوێن ینی بۆ بە نمونە ساڵی پار
ئەوەندە کاتی دەوام کەم بووە ئێمە فریان نەکەوتوین بچینە ناوەندەکانی خوێندنەوەی ینی ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدەین ئەم جۆرە هۆشیاریانە بگەێنین بە منداڵان لەبەرەوە هەم ئەوەی کە نەتوانراوە بکرێت پێویستە دایکان و باوکان لە ماڵەوە بە منداڵەکانیان کاک بەمەنیان ێستا دوو بابەت دێتە ئاراوە چکە ئاماژت بە بابەتێکی گرنگ کرد ئەویش بابەتی پەروەردەیە بێگومان هەمومان بەڕاستی شایدی ماندووبوونی کارمەندانی هاتوچۆ شەوانی ئێستاکە لە بەڕێوەبەرایەتیش دەکەن شوانش لەسەر شەقامەکانن بەڵام لە کۆتاییاوانیش مرۆڤن پێویستە یان بە دامێکی مادی معنەوی هەیە ڕێزلێنانێک لەسەر شەقامەکە چەندی مناڵی لە مردن پاراستووە ئێمە چاومان لێوەیە ئێوە چاوتان لە کێبێکێ بێ بەدەمی ئێوە ئەمە یەک زۆر گرنگە دووش باسمان لەوە کرد کە دایکان و باوکان مناڵەکانیان فێرکەن ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی ڕاگەانی هاتوچۆی سلێمانی یاخود هەموو بەڕێوەبەرایەتەکانی تر پێم وایە کۆمەڵێک پیج و ئەکاونت و ڤیدیو یوتیوبتان هەیە کە زۆر ئاسان ئەگەر ئاماژەش بەوانە بکەی کە بۆی دایکان و باوکان ڕەنگە پێیان خۆش بێنێ ڕێنمایی وەربگرن نەزانن چۆن وەریگرن لەکوێ وەریگرن ئێستا ئینتەرنێت و سۆسیال میدیا کاراسانەیەکی کردووە گەر وەکو بەرچاوڕوونیەک بۆ دایکان و باوکان لە ڕاستیدا ئێمە داواکاری ئێمە بە ڕۆڵی خۆمان هەڵدەسین مەسەڵەن داواکاری ئێمە لەوەیە کە پێشەوەی کارەساتەکە بقەومێ ئەگەر کارەساتەکە قەوما خۆ کەسە باجەکەی دەدا کە تووشی با بڵین ڕووداوەکەی خوڵقاندووە تووشی سزا دەبێت سزای توندی هەیە و ڕەنگە بۆ ماوەی 4 ساڵ 5 ساڵ بند بکرێ سزای دارایی هەیە ڕەنگە باجەکە بەشێکی سەرەکی خۆی بیداوە پاشان دایک و باوکەکە کە کۆرپێکیان لەدەستدەدەن دەبنە قوربانی یا مناڵەکە دەبێتە قوربانی ئێمە داواکاریمان ئەوەیە وەکو باسم کرد کە ڕووداوەکە ڕوونەدا ئەجناگە ڕوویدا ڕێکارە یاساییەکان لەگەڵدا دەگیرێتە بەر و با بڵین لە زۆر حاڵەتی وامان هەبووە ئێستش بەشێکی زۆر لە با بڵین بەندیخانەکان کەسانی تایە کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون کە کەسی جانی لەدەزاوە یا بریناری تیا بووە چەند ساڵ حکم دراوە ئێمە هیوادارین ئەمە ڕوونەیە ئێمە چاومان لەوەیە کە شۆفێران پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن چاومان لەوەیە کە کەناڵەکانی ڕاگەاندن فۆکسی زیاتر بخەنە سەر هۆشیاری هاتوچۆیی چاومان لەوەیە کە بابەتی سیاسی تێکەڵ بە بابەتە خزمەتگوزاریەکان نەکرێت بەڕێوەبەرایەتێکی وەکو هاتوچۆ بەڕێوەبەرایەتێکی خزمەتگوزاریە نەبەستێتەوە بە ململانە سیاسیەکانەوە با بڵین ڕۆڵی هاتوچۆ نادیدە نەگیرێ یعنی با بڵین کۆمەڵێک کار هەیە کە لە ڕابردوودا ڕەنگە کرابێت کارمەندی هاتوچۆ یا بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بە جۆرێک ناشرین کرابێتن کە بۆکو بەڕێوەبەرایەتی یەکسێکابێت کە ئەمانە بەستەنها سەرخاڵی پەیداکردنی پارە نەخێر ئێمە تەمەنا دەکەین هیچ کەسێک سەرپێچی نەکات و پارە نەدا بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئێمە ئەرکێکی بچووکمان ئەوەیە کە چاودێری شۆفێری سەرپێچی کاران دەکەینەویش بە لەبەر سەلامەتی گیانی هاوڵاتیان ئەرکی ترمان زۆر هەم لە ناو بەڕێوەبەرایەتیە هەم لە ناو بەڕێوەبەرایەتیەکانی ترە لە بەشەکانی ترە ئەندازەی هاتوچۆمان هەیە کە سەرقاڵی دانانی هێما و هێڵکارین لە شەقامەکاندا بەشەکانی ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆمان هەیە کە لە هونەری و لە مۆڵەت و لە یعنی ئەو بەشانی کە ڕۆژانە مامەڵی هاوڵاتیان ڕایی دەکەن کەواتە ئێمە بەڕێوەبەرایەتیەکین بۆ خزمەتی هاوڵاتیان کار دەکەین و ئامانجی ئێمە ئەوەیە کە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆکەم بکەینەوە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵ ئەو کەسانەدا هەیە کە دەبنە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆدا چەندین دایک و باوەکەیە کە ڕۆژانە سەردانمان دەکەن چۆن باسی معاناتی خۆیان دەکەن کە منداڵێکیان لەدەستداوە هەتا ئێستش کاریگەری هەیە لەسەر ژیانی خێزانیان بە چ ئەو ئازاری ئەوان چەشتویانت هیچ پێناسەیەکی نییە ئێمە هیوادارین ئەمانە دووبارە نەبنەوە ئەمانە ژوک و باسم کرد بەوە دەبێت کە با بڵین سزایەکی تون دابنرێ بۆ کەسانی کە سەرپێچی دەکەن و وشیاری کار لەسەر وشیاری هاتوچۆیی بکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ینی بە نمونە ماشەڵڵا ئێستا ئەوەندە کەناڵی ڕاگەیاندنمان زۆرە لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆ و لە سۆشیال میدیاوە دەتوانن مانگی ئەگەر ڤیددیوەیەکیش بێ ئامادەی بکەن بۆ لە بواری هاتوچۆی یا ڕەنگە کاریگەری هەبێ ئەگەر بێت و ئێمە با ئیش بۆ با بڵین بۆ کۆمەلگا بکەین بۆ داهاتوو بکەین نەک بۆ ئێستا بڵین وەڵامە سێ لایکی بۆ هاتووە 4 کۆمنتی بۆ هاتووە نەخێت گرنگەوەی چەند کەس بینیوێتی بۆ چەند کەس چووە ئەمانە گرنگن بۆ ئێمە مەسەڵەن ئێمە نامیلکێمان تایبەت بە هۆشیاری هاتوچۆی لە قوتابخانەکانە کە لە ناوەندەکانی خوێندندا چاپ کردووە باز لەوە دەکا کە چۆن منداڵ
بپارێزین چۆن منداڵ لە ناو با بڵین لە خوێندنگاکانە منداڵ بپارێزرێ و بازاردا نییە گردێک ئێمە هەوڵ دەدەین کە خۆمان بەسەر ناوەندەکانی خوێندنە بەسەر قوتابخانەکاندا چابی بکەین و بڵاوی بکەینەوە. یعنی زۆر کاری کە هەیەمە کە کردومانە لە ڕێگەی نامیلکەوە لە ڕێگەیانی من ئەمڕۆ لە ئەکاونتەکەی خۆمەوە شتێکم بیراتەوە پار لەم ڕۆژەدا ئێمە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی خوێندن بوو لە ساڵی 2009 کە هێشتا ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا نەهاتە بوو هەڵمەتێکمان ڕاگەیان لە شاری سلێمانی لە سەر شەقامی سالم و لە نزیک باخی گشتیوە ڕامانگەیان کە بە گوڵ داوا لە شۆفێران دەکەین کە سەلامەتی مناڵان بپارێزن لەسەر شەقامەکان ینی بەرپرسیارانە مامەڵە بکەن کە تۆ لە قوتابخانێک و تێدەپەڕی وا هەست بکە ئەم مناڵە دڵنیا بە ناسیاوێکی تۆی تیاجاگەر منداڵی هاوڕەیەکت بێ خزمێکت بێ ئامۆزایەکت بێ کەسێکت بێ ینی ئێمە چاومان لەوەیە بەڕاستی چاومان لەوەیە کە کۆمەلگا وشیار بێت شکر بخوا هەنگاوی باش نراوە بە تایبەتی لە بواری هاتووە وەکو باسم کرد ئامارەکان کەم بوونەتەوە ینی مەسەلەن بۆ نمونە چەند ساڵێک بەر لە ئێستا کورسی تایبەت بە منداڵان ڕەنگە لە 100 سیارەت چەند سیارەیەک بەکاریانێنانی ئامارەکەم لەلانیە بەڵام ئێستا خۆشبەختانە بەشێکی زۆر لە ساری هاوڕەکانیشمان دەکەینەوە سێرەکەن کورسێکی مناڵی زۆر باش بەمەویستم لەسەرەوە قسە بکەین زۆر جار دەبینی ئێوە خۆشتان لە نێو مەفرەزەکانتانە زۆرێک لە شۆفێران و باوکانتان بینیەوە کە منداڵەکی لە باوەشەوە بە یەک دەستایەقیەکە ئەمە تا چەند مەترسیدارە بۆ شۆفێرەکە خۆی بۆ منداڵەکە بۆی کە منداڵ زۆر ئەجوڵێ شۆفێری بەرامبەریش ینی ئەو منداڵێکە لە باوەشی ینی زۆر زۆر ئەجوڵێت وەکو مناڵێکی گەورەتر نییە ئەمە تا چەند کاریگەریکی خراپی دەبێت ڕاستیدا ئێمە زۆر کات با بڵین بە دوواداچوون لەسەر هەندێ گرفتێکن کە یان لەسەر هەندە سەرپێچیەکەین کە ڕەنگە لای شۆفێرەکە ئاسایی بێت بەڵام بەنسبەت ئێمەوە بەڕاستی تاوانە ینی با بڵین کارەساتە تۆ ناکرێ منداڵەکە لە باوەشا بێت و بە دەستێک شۆفێری بکەی ئێمە بۆ ئەمانە زۆربەی کات چەندین جار ئۆتۆمبیلمان با بڵین لە گەراجی دەست بە سەراگرتن حیجز کردووە ئێمە چاوپۆشی لەم کەسانە ناکەین باوەڕت هەبێت ینی زۆر جار بە توندی سزای ئەو باوکانە دەدەین هەندێک جار ئەمە ناونانین خۆشەویستی ئەمە ناو دەنین کە بە جۆرێک لە جۆرەکان تۆ بەڵێ ینی قورب مناڵەکە دەکەیتە قوربانی ئێمە ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە دەبێ هۆشیاری بەکارهێنانی ئۆتۆمبیلمان هەبێ هۆشیاری بەکارهێنانی شەقام و ڕێگابانەکانمان هەبێت دەبێت لەوە بزانین کە شەقام تەنها موڵکی ئێمە نییە و ئێمە بەرپرسیاری نای تۆم ئەو منداڵە ڕۆحی ئەو منداڵە لە ئەستۆی توایە مافی تۆ نییە بەڕاستی با باوکی بیت با دایکی بیت با مامەی بیت بیخیتە باوەشی خۆتەوە بە ئۆتۆمبیلێک لێ زۆر جار دەڵێم ئەگەر تۆ بە شەقامێکی ڕێکی شابڕۆی لەوانەیە لەو بەرەوە ڕووداوێکی هاتوچۆ بێ ئۆتۆمبیلە با لە سیارەکەی ئەوە ینی خۆ تۆ ئەگەر تۆ شۆفێرێکی مەزبوطیش بی زۆر جار ڕووداوەکان وانە ئەمانە تا ڕادێکی زۆر خۆشبەختانە کەم بۆتەوە ئەوانە ڕەنگە لە ساڵانی زووەکە گەورەکانی هێشتا دەستیان بە ئۆتۆمبیل ڕانەگەیشتایە تۆزێ خۆش و مناڵیان نەخستە سەر ناو ئۆتۆمبیلەکەەوە خۆشبەختانە ئێستا بارودۆخ و گوزەرانی وڵاتیان باشە تا ڕادەیەکی زۆر ئەمە کەم بۆ تۆ ناڵین نەماوە بەڵام ئەرەیە ئێمە ینی ئەو هەڵمەتی هۆشیارانەی کە لە ڕابردوودا ڕامانگەیان دەبوو لە ڕاستیدا ڕۆڵی هەبووە کاریگەری هەیە سوۆسیال میدیا گەر بێت و بەلایەنە باشەکەەوە سی بکرێ کاری لەسەر بکرێت ڕەنگە هاندەرێک بێ بۆ ئەوەی کە مرۆڤێکی باش و تەندروست پەروەردە بکە ئەو کورسی منداڵانەی کە بەکار دەهێنرێ ئێستا لە بازارەکاندا ئێمە زۆر جار سەردانی ئەو شوێنانەمان کردووە کە کورسی تایبەت بە منداڵان دەفرۆشن ینی ئەو هەڵمەتی هۆشیارانی کە ئێمە کارمان لەسەر کردو زۆر جار بە دوواداچوون ماکرۆ قسەمان لەگەڵا کردوون چێتی ئەم شەو بەرنامەیە کراوە یان راپۆرتێ لەسەرەوە بڵاو بۆتەوە کە ئەم کورسیە چەندە من سەلامەتی منداڵ دەپارێزە لە ناو ئۆتۆمبیلدا ئەڵێ بۆ بەیانی چەندی دایک و باوک هاتوون کڕیویانە ینی ڕەنگە هەندێک جار ناوشیاری یا با بڵین نەزانینی ئەو کەسە هاندەرێ ینی نازانێت مەسەڵەن کورسی منداڵ بە پێی توێژینەوەکان تەوان کورسی لە یەک ڕۆژی هەتا هەژدەمانگی منداڵ کە لە دایک دەبێت لە یەک ڕۆژیەوە هەتا هەژدەمانگی جۆرە کورسێکی بۆ بەکاردێنن پێ دەڵێن ساوا پارێز ئەم منداڵە لەناو ئەم کورسێدا بە شێوەی ئەو کە پێ دەڵێن کاری کوێت ئەوە بە شێوازی تایبەتی خۆی هەیە کە لە ناو ئۆتۆمبیلەکەدا دەبەسترێتەوە ئەمە ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستی لە ناو ئۆتۆمبیلەکەدا جێگیر بکرێت و منداڵەکەی تێدا ببەسترێتەوە ئەگەری مردن لە کاتی ڕووداوی هاتوچۆیە بە ڕێژەی لە 100 کەم دەکاتەوە ئەمە ئێمە نەمانوتووە چەندین توێژینەوەی لەسەر کراوە ڕۆژانە کۆمپانیا گەورەکانی بواری
بەرهەمهێنانی ئۆتۆمبیل کار لەسەرەوە دەکەن چۆن سەلامەتی مرۆڤ لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا بپارێزن. مەسەڵەن کورسی ئاسایی ئەو کورسی کە لە دواوەدا دەنرێت و منداڵ لە سەر و هەژدە مانگەوە بەکاری دەهێنێ، ئەوە بەڕێژەی لە 150 ئەگەری مردن لە ناو ئۆتۆمبیلەکەدا کەم دەکاتەوە. کەواتە ئەمانە هەمووی بۆ خۆی هۆکارن بۆ کەمبوونەوەی ئاماری مردن. ئێمە کە ئەم زانیاریانەمان هەیە، ئەم ئامێرانش بەردەسە، ینی گوناحە ئێمە نەتوانین سوودی لێ ببینین. ئەمانە چەندین کەس بۆ بە قوربانی، چەندین توێژینەوەی لەسەر کراوە تا ئەم ڕاستیە، تا ئەم ئەنجامە گەیشتۆ بە ئێمە. مثلەن تۆ لە بواری دەرمانە دەڵێن ئەم دەرمانە خراپە، چەندین توێژینەوەی لەسەر کراوە ساڵانی ڕابردوو، پاشان هاتۆتە سەرەوەی کە دەرمانێکی تەندروست بەرهەم بهێنرێ بۆ مرۆڤایەتی. بە هەمان شێوە ئەمە ژوایە. زۆر باشە کاک بەمان کاتمان هیچیش نەما، بەڵام هەر لەبەر گرنگی بابەتەکەم هێشتامانی کۆمەڵێک پرسیاری زۆر چەند خولێکێکی تریش ئەگەر بەرادەران هاوکاری مامکەن درێژیەکەینەوە. بەڕاستی من نازانمانە دەبنە پرسیار یاخود دەبنە پێشنیار و بۆ ئێوەی بەڕێز هەر ئەم کتێبەی لە بەردەستمان ئەم نامیلکەیە 3 مانگی پشووی هاوین مامۆستایان لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری هاتوچۆکان لینکیان هەبێ کە مامۆستاکان ئەفسەرێکی وەکو بەڕێز پێوانیان پێ بڵێتەوە. مانگی یەکەمی خوێندنیش لە قوتابخانەکان مامۆستاکە دانی چۆن ئێمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە، دەرونیمان هەیە، فەلسەفەمان هەیە کە بۆ هەنێ ئەمەش گرنگ نییە، یعنی ئەمە ئەگەر هەبوو بێ زۆر باشەکە گرنگی زیاتری پێ بدەن و گرنگیدان بە سۆسیال میدیای خۆشتان بۆی هاوڵاتیان لە ماڵەوە ئەکسەبچێتە سەر پیجی بۆ نمونە یوتیوبی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کۆمەڵێک ڕێنمایی وەربگرێت. کاتەکە کەمە بۆەوەی زۆرترین زانیاری تیابین. لە ڕاستیدا سۆشیال میدیا کارمان لەسەر کردووە. ئێمە هەم لە ڕێگەی فەیسبوکەوە، ئینستاگرامەوە، یوتیوب ئەمانە کاری لەسەر دەکەین و ناوی پیجەکانیشتان بینی بۆی هاوڵاتیان هەر سوولی ترافیکە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئێمە لەسەری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕادیۆیەکیشتەنەر باڵە ڕادیۆی ترافیک FMشمان هەیە لەسەر شەپۆلی 88.5 کە خۆشبەختانە بە دووادا چوونمان کردووە خەڵکانێک بابلین شۆفێرانێکی زۆر لە ئۆتۆمبیلەکاندا گوێی لێ دەگرن، زانیاری و ئاگاداری بڵاو دەکاتەوە گەر بێت و شەقامێک داخرابێ. بەرنامەی گرنگ هەیە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە، لە ڕێگەی چین و توێژەکانی ترەوە کە بەشدار بن لە بەرنامەکانە بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین زانیاری بگەینە هاوڵاتیان. کەواتە ئێمە لە هەموو ئەو ڕوانگەوەنەوە کارمان کردو. ئەوەی کە جەنابەت باسیەکەی بە دڵنیاییەوە ئێمەش و بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەش کارمان لەسەر کردووە و هەماهەنگ بووین لەسەری، بەڵام بەداخەوە قەیرانی دارایی و نەبوونی موچە و ئەو کۆمەڵە بارودۆخە ئابووری و سیاسی کە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیدا لەم چەند ساڵەدا تێپەڕی ڕەنگە دەرفەتی کارکردنی بۆ ئێمە نەهێشت بێتەوە. ئەمای کە بەجەنابەت باسیەکەی بەڵێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی قسەمان کرد، گفتوگۆمان کرد، ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەناو ئەوەی کە جەنابەت باسی کرد ئەو ئەرکیان هەیە وەکو توێژەری کۆمەڵایەتی، وەکو مامۆستاکانی هونەر و ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەناوەکانن بتوانین ئەو ڕێنمایانەی ئێمە با بڵین ئێمە بیگەێنین بەوان ئەوانیش بگەێنن بە خوێندکارەکان بۆ ئەوەی کە سوودی لێ بین، چکە ئێمە فریای هەموو قوتابخانەکان ناکەوین. لە ڕاستیدا پرۆسی هاتوچۆ پرۆسێکی گشتگیرە، با بڵین سیستەمی هاتوچۆ دەبێت هەمومان هاوکار بین، دەبێت هەمومان کاری لەسەر بکەین. مەسەڵەن ئەم چەند ڕۆژەی کە لە ناو با بڵین دەرگای قوتابخانەکان کراونەتەوە، ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕێنماییەکمان دەرکردووە کە ئۆتۆمبیل لە بارهەڵگرەکان لە کاتژمێر 7:30 بۆیان نییە لەسەر شەقامەکان جوڵە بکەن تا کاتژمێرنەوە، بۆ لەبەر ئەوەی کە جوڵەی ئۆتۆمبیلەکانی تر ئاسانتر بەیانی. ئێمە وەکو ئاگاداریش بڵاومان کردوەوە، وەکو زانیارێکیش بۆ بەڕێستان. ئێمە هەوڵ دەدەین کە لە ئەو شوێنانەی کە گرفتیان هەیە، قەرەباڵغیان هەیە، بە تایبەتی ئەو قوتابخانانی کە دەکەونە سەر شەقامە سەرکیەکان لە ڕێگەی لەمپەڕی دەستکردەوە، با بڵین تاسەوە تاسەمان داناوە لە پێش ئەوەی با بڵین خوێندن بکرێتەوە، هێمای تایبەتمان داناوە و لە ئێستاشدا با بڵین مەفرەزەکانی هاتوچۆ بەردەوام دەگەڕێن، ماتۆڕەکان، کارمەند و ئەفسەرە بەڕێزەکان لە بەردەوام لە ناو شاری سلێمانیدا گرفتێکە بێت دەگەڕین. دوجار ئامانجی ئێمە سەلامەتیە، ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین گیانیان منداڵێک بپارێزین، ئەوە بۆ ئێمە گەورەترین سەروەتە. زۆر سپاس بۆ بەڕێز ڕاید بەهمەن عەبدوڵڵا ئەفسەری ڕاگەیاندنی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. زۆر بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. وەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵایزان هاوکارمانی دریس لە شاری هەولێر راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە کۆتایی هاتنە بە خولێکی قورئان فێربوون بینەری دەبین. ساڵانە بەشی منداڵ و نەوجەوانان بە هاومەهەنجی لەگەڵ بەشی بەهرەداران سەر بە بەڕێوەلاتی پەروەردەی نووسنگەی دەستگا هەڵدەستن بە سازدانی ئاهەنگ بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی خوێندن. بێگومان ئێمە ساڵانە بە پێی پرۆگرامی ناوەخۆی دەستگا کۆمەڵێک دەرسی گرنگمان هەیە بۆ پەروەردە و فێرکردنی منداڵان لە بابەتی فێربوونی پیتەکانی قورئانی پیرۆز و هەروەها ئاداب و ڕەوشتی مسلمانان و هەروەها خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز و جوان خوێندنەوەی قورئان تەجوید. ساڵانە بە بۆنەی کۆتایی هاتنی وانەکان بەشی منداڵ و جوان و بەشی بەهرەدارن بە هەمانجی پێکەوە هەڵدەستن بە سازدانی ئاهەنگی کۆتایی ساڵ کە ئێستا ئەو ئاهەنگی کە ئێستا دەبینن ئەو ئاهەنگی کۆتایی ساڵی 2020-2021 بەشی منداڵ و جوان و بەهرەدارانە. ئەنجامدانی ئاهەنگ و بەخشینی خەڵات و بڕوانامە بە سەرکەوتواندا مەبەستێدا هاندان و بەرەو پێشچوون و خۆشەویستکردنی قورئان و دەستگا و هەروەها بەرنامەی خی گەورەیە لە بۆ منداڵان و هەروەها بلوەی خەڵکانی دیکەش چاو لەو منداڵانە بکەن و منداڵەکانیان هەم دەفێر بکەن بۆ پەروەردەکردن و بە پەروەردەی قورئانی پیرۆز. من قوتابی ئوسامە عەبدولهادی بەهجەتم لە ساڵی خوێندنی 2020-2021 کە توانیم 4 جزء لەبەر بکەم بە هاوکاری مامۆستایان و بەڕێوەبەرانی دەستگای نۆری حکمەوە و ئینشاءڵڵا هەوڵ دەدەم کە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەم بە یارمەتی مامۆستایان لە دەستگای نۆری حکمەوە. من قوتابی محەممەد وەلی شەمسەدینم لە ساڵی 2020-2021 توانیم 5 جزء قورئانی پیرۆز لەبەر بکەم بە هاوکاری مامۆستا و دەستگای نۆری مامۆستایان لە دەستگای نۆری حکمە یارمەتی زۆر باشیان داین. من قوتابی محەممەد لەشکری زرار توانیم لە ساڵی خوێندن 2020-2021 8 لەبەر بکەم بە یارمەتی مامۆستا بەڕێزەکانم و هەروەها ئینشاءڵڵا لە داهاتوو دەپلانم وایە هەر لەو دەستگای تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەم. نام سان سەربەسە لە کۆتایی ساڵ تامیمە 1 جزء قورئان لەبەر بکەم. لە داهاتوودا عەزم لێیە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەم. لەڕێگەی دەستگای نۆری حکمە. ئەم ناومە ئێمە سەڵاحەددینە لە دەستگای نۆری حکمە بۆ ساڵی 2020-2021 پێم کرا 1 جزء لەبەر بکەم. دەمەوێت لە داهاتوو هەموو قورئانی داهاتوو لەبەر بکەم لە دەستگای نۆری حکمە.
با من بە شایستی دەزانم منداڵەکانی خۆتان بین ئێرانە لەبەرەوەی هەر لە قسەکردن لە نان خواردن لە نوێشکردنیان دەزان بچنە نوێژی لە نوێژ کوڕ ڕابۆستن نوێشکردن فێر بوونە بە جوانی لە زۆر لە قورئان خوێندنەوە زۆر باش بوونە لە زۆر لایەن پێشکەتینە بەڕاستی تەقدیرێکی گەورەم هەیە لە بۆیان یعنی ماڵی دۆمی منداڵان لە بۆ لە مەکتەبیش زیاتر ئێستا مەکتەب بەڕاستی لایەنی دینی زۆر فەرامۆشکرایەوە وەکو لێهێشترایە و جێگرەوەی زۆر لایەن لە مزگەوت باشترە تا ئێستا مزگەوتیش منداڵ ناتوانین لێ بخوێنی ئەمە پێویستمانە لە بۆ دیراسات و تەدریس بەرەو پێشسوونی تەدریس لەگەڵ ئەوەش پێویستمان بەوەیە کە منداڵەکانمان ڕۆشنبیر بن بەرەو پێش بچن چ لە بواری دینی چ لە بواری ڕۆشنبیری چ لە بواری ئاداب و خوڕەوشتی ئینسانی و ئیسلامی بە پێویستمان زانی کە ئێستا من ئەو کوڕی من لێرە بەشدارە بە پێویستم زانی کە بەشداری پێ بکەم نوری حکمە یەک لەو مواسفاتە زۆر گرنگ و گەورانی کە هەیەی بەڕاستی لە ئانوساتێکدا خەریکە پەروەردەی منداڵەکانمان دەکات کە زۆربەی زۆری بەداخەوە دەڵێن بەداخەوە جارش کە بەداخەوە زۆربەی زۆری ئەعلام و بیئەی ئێستای ژیانمان بریتە لە تێکدانی پەرتەوازەکردنی خێزان تێکدانی شیرازەی پەروەردە تێکدانی بەلاڕێ دابردنی منداڵەکانمان و جیلی نوێ نوری حکمە بوویتە ئەلتەرنەتیڤ و بەدیلەشی زۆر جوان و باشی ئەو تێکدانە بەڕاستی وڵی لە بەرەوەی شوێنێکی متمانە پێکراوە چەندێ پرسیارم کردبێ شوێنێکە متمانە پێکراوە ڕاستگۆیە زۆر گرنگی بە ئاین ئیسلامەدەن بە جوانی فێریانەکەن لەسەر خۆیە ئامۆژگاری بەلایانی ژیان و پەروەردەوە زۆر لەگەڵیان بە هاوکارن نەرمونیانن شوێنەکەش تا بڵێ پاک و خاوێنە لەلایانی کتێبەوە هەموو شتێک ئاسانکاری کراوە بۆ مناڵەکان خولیان زۆرە دیاری و شت و پاداشتی مناڵە دەنەوە ئەو پاداشتەم زۆر بەدڵمە کەوا لە مناڵەکە هەندەریان زۆر سادەم لەکرد بۆیە من وای لێ بکرد مناڵی دووەمیشم بێنمە ئێرە هەر لە دوای مناڵ یەکەم خۆشم ناوخۆم من نووسۆ لێرەسە خۆشم لێرە قوتابیم هەر زۆر فەرقی کرد لەلایانی ڕووی زمانەوە زمانیان پاراوتر بوو بۆ خوێندنەوەش یعنی خوێندنەوە و نووسینی قورئان ئیسە زیرەکترن زۆر شتەیە زۆر باش بۆ ڕاستی سپادەمە لێ دووبارە سڵاوتان لێ بیازان لەم بەشەی بەرنامەکەمانە باس لە پاییز و شاعیران و پاییز دەکەین دیارە ئەمڕۆ 21 با بڵێن نۆ بە ساڵی میلادی یەکسانە بە یەکەم ڕۆژی پاییز لە وەرزی پاییز لە پێی ساڵنامەی ناوچەکە وەروات و ژۆرافیای ناوچەکە و پاییزیش تایبەتمەندی خۆی هەیە وەروە هەیە باتوانین بڵێن وەرزێکی حەزین و غەمین و هەمان کاتیژا دیمەنی جوان بە تایبەت جوگرافیای کوردستان و هاوکەوتۆ خاوەنی پاییزێکی جوانە ئەم پاییزە جوانە لە دێرین زەمانەوە تا ئێستا کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئیلهامی شعری شاعیران و خامی ڕەنگینیان هەبووە ئێمەش لەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان تاوەگۆزی شاعیرمان کردووە قسە و باز لەسەر بابەتی پاییز و شعر و ئەدەبیاتی کوردی دەکەین و وەروەها بە چەند بەرهەمێکی خۆشی ئینشەڵا گوێبیست دەبین مامۆستا عەبدوڕەحمان زۆر بەخێر بیت دەستان خۆشە سپاس بە ئێوەش ئەگەر بە پێناسەیەکی کورد بڵین پێشەوەی بچینە لای شاعیران چۆن لە پاییزیان ڕواندووە بەڕێزت وەکو شاعیرێک چ پێناسەیەکی پاییزت هەیە بەنای سازندەی جیهانیان ئەو کارسازەی کە سروشتی وا جوان کردووە مرۆڤ تێدا ئاسوودە و بەختەوەر بێ بە تایبەتی ئەگەر مرۆڤێکیش دڵزیندوو بێ هەر وەرزێکی لەلا خۆناغێکی ژیانە پاییز بەلامێنە وەرزێکی ئاڵتونیە وەرزێکی زێڕینە ئەوەندەی کە جوانی لێوەرگرم ئەوەنە خەفەتی لێوەرناگرم هەروەک چۆن بەهار بەشان باڵێت پاییزیش بە هەمان شێوە پێم وابێ هاوینیش بەو گەرمی دڵەکانە نەکەوەی کە ئینسان دێ وەڕۆز بێ زستان بەو بارانەی مەزرای دڵەکانمان تەڕکاتەوە نەکەوەی کە پێ بێتاقەت بنوم بۆ تۆف و ناڕەحەتی بهێنەوە پاییزیش هەر بە هەمان شێوە یەکێکە لەو دیمەنە جوان و ناوازانەی کە خوای گەورە بەم سروشتەی بەخشیوە کوردستانیش بە تایبەتی کە لە وەرزەدا ئەبێ بە وەرزێکی ئاڵتۆنی و تەڵای زۆر باشە ئەو سروشتە جوانی کە لە پاییزدا هەیە ئەو ڕەنگا و ڕەنگی کە لە درەختەکاندا هەیە درەختێکە لە سێ ڕەنگی تێدایە سەوزی تێدایە زەردی تێدا یاخود ئەو دەنگی کە لە نێو پاییزدا هەیە خشەی گەڵا و ئاو و جارجار باران بارین ئەمانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر هەستی شاعیر بەوەی کە
ڕەنگداتۆ لە شعرەکانیدا لە تێکستەکانیدا. بەڵێ خۆی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ جوانی ئەم گردون و گێتیە هەر ئەوە نییە ئێمە ئاوا بەرد و شاخێک و دەشت و گوڵاڵەیەک ببینین بەو ڕقیە. خۆی گردون کتێبێکی تری دەستی کردگارە کە بە پەڕاموچەی بێچوونی خۆی خوڵقان دوێتی سازان دوێتی ئەفران دوێتی. تۆ ئەم ئەگەر قورئانمان هەیە لەو کتێبە کە پەرتوکێکی خوایی پەیامێکی خوایە سروشتیش بۆ خۆی پەیامێکی تری خوایە کتێبێکە بەڵام بە هەموو ڕەنگەکانیەوە ئەو بە گفتار تێمانەگەێنی ئەم بە ڕەنگەکانی تۆرە گوڵاڵەیەک بێنە من زۆر جار کە ئەچمە دەرو دەشت بۆەوەی کە گەڕێم بە دوای بەرداکە من هەمیشە بەرد سوودم لە بەردیش بینیوە بۆ منە کارە هونەرەکانی لەسەرەکەم گوڵاڵەیەکە بینی یان یەرگسێکە بینی چەند نەرمە ئەمە چی پەڕاموچەیەک چی قودرەتێکی قادر هاتووە ئەمەی نەخشاندووە ئەخور ڕەنگە بێ شاعیران یا هەر کەسێکی تر لە ڕەنگ جارێ تێبگەین چونکە لەو ڕۆژەی مرۆڤ هاتە سەر زەوی تر بە دوای ڕەنگا گەڕاوە هەتا ئێساشی لەگەڵا بێکە بۆ کارگەکانی جل و بەرگ و بۆ کارگەی دروستکردنی هەر بابەتێک گۆزەیە گوڵێک ئەبێ مرۆڤەکە بێت ئەم ڕەنگە لەگەڵ خۆیان بگونجێنی هەر تەنانە مرۆڤێک بۆ خۆی ئەگەر کە پێڵێن فڵان کەس کەشخەیەکەی لەوای کە ڕەنگەکانی لەگەڵ خۆیان گونجاندوو ئەم سروشتەیش خوای گەورە وا هێناوێتی هەموو ڕەنگەکانی گونجاندوو بە تاوی وەرە پاییز ئێمە هەنە ڕنگمان هەیە لە یاسای ڕەنگە سەرەکیەکان و ڕەنگە لاوەکیەکان و ڕەنگە مام ناوەندەکانوانە بەڵام تۆ وەرە کە بۆ منە زەردێک لەگەڵ سوورێکە تێکەڵەکەی پرتەقاڵیەک دەرەچێت ئەم گەڵانەی کرد لە پاییزە هەن پرتەقاڵین پرتەقاڵیش دەچێتەوە سەر بۆ منە ئاڵتونیەکەی ئەم خاڵقە هاتووە کە مرۆڤ ڕۆژ بە ڕۆژی فێر کردووە کە ڕۆژ بە ڕۆژ بە دوای ڕەنگا بگەڕێ خۆ ئێستا ئێمە پێمان ئەڵێن ئەمە ڕەنگە لە سەرەتایە یا لە ناوەن دیار کەسێ مامۆسایکی هونەرە ئەڵێ ئەمە سوورە ئەمە ڕۆژەمە چی بەڵام وەرە لە پەڕی تاوسێکە ئەنوا جۆرەها ڕەنگی وا ئەبینی هێشتا لۆ چنایی بۆ نەدەزرات هەر لە کەڵە شێرێک ئەمە زۆرجار لێ ڕاماوم پەڕی مریشکێک پەڕی کەڵە شێرێک گوڵێک نێرگسێک چەند جوان نەخشێنراوە ئەمە ئەو دەستی قادر و قودرەتەیە کە هاتووە بۆ ئێمە بۆ ئەوەیە ئێمە بتوانین سوود لەم ڕەنگانە ببینین چونکە ڕەنگ بە ئەرێنی بەکاری بێنی هەمیشە ناخێکی کراوەت هەیە بەڵام ئەگەر بە نەرێنی بەکاری بێنی ئەوە ناخێکی هەمیشە داخرا و خراپ بۆ چونکە ئەگەر ڕەنگ ئێستا لە کولتور ئەیگۆڕێ بۆ ڕەگەز ئەیگۆڕێ بۆ منە مێژوو قۆناغ ئەیگۆڕێ تەنان لە گەلێک و بە گەلێکی تر دابوونەریت ئەیگۆڕێ ئێستا وەرە ڕەنگی ڕەش کە پێڵێن پاشای ڕەنگەکان ئەم ڕەنگی ڕەشە لە هەندێک وڵاتە لەوچێ بەو شێوە مانای نەبێت تۆرە شاعیرێکی وەکو وەفایی بەکاری ئەهێنێ وەکو کوردی بەکاری هێنێ کوردی لە شعرێکە بۆ نە ڕەژێنێ باسی ڕەشێتی چاوەکە ئەمە زۆر جوانە بەڵام لە دێڕێکی ترا باسی چارە ڕەشی و بەخت ڕەشی ژیانۆمانەیە کە ئەمە بە شێوە نەرێنەکەیەتی بۆیە ئێستا گەر وڵاتی وەکو سوودان و هیندستان و چەند وڵاتی تر باس ئەکەن کە لە کاتی مردنی ئازیز و دۆستێکیانە ڕەنگی سپیە پۆشت ناوچەی هیندستان سپی لای ئەوان بۆ تازێباریە بەڵام لای ئێمە بۆ ئاشتی و کرانەوە و خۆشببختی لە هەندێک کاتیشە خۆناغی گۆڕی بۆ خۆ بەدەستەوەدانە کە سەربازێکە بینی بۆ منە لیوایەکە بینی کە خۆیان بەدەستەوەن ڕەنگێکی سپی بەرزەکەنەوەکەوەی تر ئێمە تەسلیمان بین و ئامادەین لە خزمەتان زۆر باش هەر دەربارەی پاییز ئەگەر با پێشێک گفتوگۆکەمان چڕبێ پێمان خۆشە من بە تامەزرۆییەوە دڵیان بینەرانیش پێیان خۆشە بەرهەمێکی خۆت گەر هەبێ یاخود هەر بەرهەمێک ئامادەت کرد بێت چکە لە شعر خۆتنەوە ماشەڵڵا دەنگێکی خۆش تێما و سەد ڕەحمان مالێک دوو شعری تریشی شاعرانیش پێ بخوێنینەوە زۆر باش لە خزمەتان مەیەکێک لەو شعرانی هەر ئەم شۆ نووسیم کە لە ڕێی جەنابتانەوە کە بۆ ئامادەبین بۆ ئەمڕۆ سپاس و بەخوای گەورە بە هەرێ داوەکەیتر بە ئینشاءالله بۆ ئیمێدەم بەدڵتان بێ ئارایشتی پاییز کەناری ئاسمان سیمای زەردەپەڕ کام دڵ کام ئاواز ناخاوتەوە گەڕ کەناری ئاسمان سیمای زەردەپەڕ کام دڵ کام ئاواز ناخاوتەوە گەڕ مەیل و ئارایشت مکیاژی پاییز گوارە و گەردانەی شەنگلەزی زەڕ سەما و سەیرانی خەزاونی گەڵا با ئەیبا بۆ ملا بۆ ئەولا بۆ پەڕ تابلۆیەک زێڕین دیمەن دڵڕوتێن بەشنە و جیلوەی ناوخی باوخی تەڕ چی ئەفسوونێکە ئاوێزاونی ڕەنگ کۆچیمەل پۆل پۆل ڕێچکەی بزن و مەڕ
کزە و تەپ و تۆز هەور و گەردەلوول وردە بارانێ دڵدادان لە شەڕ دار ڕوت و تەمایی بەرگی کۆندادان بۆ مژدەی خۆشی چرۆ و چڕی فەڕ تاوێک زەبا و تاوێکەشی لێڵ نافانێ بێدڵ بێهەست و بێفەڕ سیس و ماوتومت هەندێ و کەمێگەش گوڵان دار درەخت بێڕوو بەڵێدەڕ تاوگۆزی ئەوەی وانەی پاییزی بەدڵ تێناگا کڵۆ کۆڕە و کەڕ تاوگۆزی ئەوەی وانەی پاییزی بەدڵ تێناگا کڵۆ کۆرە و کەڕ ماوەسا عەبدوڕەحمان شاعیر و پاییز دوانەیەکی لە یەکدانە بڕاون هەمیشە و بەردەوام زۆرێک لە شاعیرەکان شعریان و هۆنراویان هەیە بۆ پاییز لەم ڕۆژگاری ئێستادا بە بەراورد بە شعرە کلاسیکیەکان تا چەند گرنگی دراوە بە وەرزی پاییز لە شعرەکاندا ئایا گۆڕانکاری هەیە لە ئێستادا لە چاو ئەو شعرانەی ڕابردوو و شعرە کلاسیکیەکاندا؟ بەڵێ خۆی بۆ هەردەم و قۆناغێک کەسانێکن هەمیشە کە سەرمەشقن بێگومان لێرەدا ئێستا بۆکو شاعیرێکی و محەممەد عومەر عوسمان کە بە جەنەڕاڵی پاییز ناسرە بوو گومانتیان شتی جوان و دانسقە و جوانی بۆ پاییز هەیە بەڵام ئەگەر بین بە قۆناغەکانی مێژوودا بگەڕێنەوە بۆ دواوە شاعیرانی زۆر زۆر جوانی وەکو مەولەوی وەکو گۆران وەکو پیرەمێرد دەمانە کە ناوبانگیان زیاتر لەوانترە ئەمانە هاتوون سروشت وەکو جەنابوت و سروشت و شیعریان تەواو تێقەڵ کردووە وەکو هەوێنێک چۆنێکێتە شیرەکەەوە ئەمەیە ئاوەمەیان دییان و چونکە بە سەلیقەیەکی زۆر ورترەوە و بەو ڕۆحەوە کە خۆیان لە ناو شتەکا بوون بە تایبەتی بۆ نمونە مەولەوی ئەکرێ گۆڕان تا حدێک بەڵێ سنووری هەورامان و ئەمانە بینەوە بەڵام لە شارە بۆ زەر بەڵام بۆ نمونە مەولەی وەرە لەگەڵ سروشتی جافەکانە ڕۆشتووە و هاتوۆتەوە و بۆ سلێمانی و بۆ سنە و بۆ کێوکی ئەمانە دیارە ئەم سروشتەی جوانتر بینیوە هەر گۆران خۆی ئیلهامی لەوە وەرگرتووە اینجا پیرەمێرد هاتووە کە هەردووکیانی خوێندوێتەوە بۆ نمونە یام لە سەردەمی هەردووکیانە شتی لێ وەرگرتوون بۆ نمونە وەکو خۆی شتی جوانترشی ئەویش نووسیوە اینجا تا دێ دەگاتە شاعیرەکانی تر یعنی کەم شاعری کورد دەبینی کە ئەگەر شتێکی بۆ پاییز نەوت بێ زیاترش بۆ پاییز بۆ چونکە شاعیر لای شاعیرەکان زۆربەی زۆریان پاییز بە پیری لێکیان داوەتەوە بەڵام ئێستا ئەگەر چیتە وڵاتێکی وەکو رووسیا وڵاتێکی هەر شوێنێکی تر لە هەندێک وڵاتە ناوێناوە وەرزی زێڕین یا وەرزی تەڵایی وەرزی ئاڵتوونی چونکە وەکوتمان ئەو دیمەنە بەخشێ ئەم شاعیرانە هاتوون کەم شاعیرێکی کورد دەبینی کە قەسیدەی جوان و شعری جوان و ئەگەر بە تاپە دێڕێکیش بە لەسەر پاییز شتیان دەوت بێ بەس مامۆستا عەبدوڕەحمان بۆ پشگیری قسەکانی جەنابەت من دوو بەیتە با بڵێن لێڕی هەورامی هەیە وەڵاهی ناوێرم بڵێم وام بزانم مەولەویە بەس بەهەرحاڵ چونکە مەزدەڕەکەی ئێستا لەسەر خەیاڵ نیم با دوای تووشی گلەی نەبی بۆچی یعنی ئەو وەڵامەم دەستکەوتەوە بۆچی خەڵک لای ئێمەها پاییز بە خەم و بێتاقەتی دێڕێک هەیە دەڵێ پاییز ئاماوە هەوارابی چۆڵ بێتەوە وەژنیان دەرەی چەمۆدۆڵ یعنی شاعیرەکە تۆڵێ پاییز هاتەوە وەختی خۆی خەڵک چوتە ناو هەوارەکان کە هەوارەکەی چۆڵ کردووە ئەڵێ پاییز هاتووەتەوە یعنی هۆکاریەوە نییە پاییز بێتەوە خەمم هەیە هۆکاریەوەیە تۆ لەوێنین هەوارەکان چۆڵ بوون بۆیە ئێستا چەمودۆڵەکە بێتاقەتیە یعنی ئەو هاتوچۆی باست کرد ینی بۆ من لە شعریکی مەولەوی لەگەڵ جافەکان دێت و دەڕاتەوە ناوچەی هەورامان ینی ئەو سروشتەی ئێمە وای نەکردووە بۆ نمونە ئەم ئیلهامە بەم شێوەیە هەبێ یان وێنایەکمان بۆ پاییز دروست بوو پێمان وایە شاعیران پاییزیان بە وەرزێکی خەفەتبار زانی وەڵام لە ئەسڵا بابەتەکە خەفەت نییە و گۆڕانکاریە لە هاتوچۆکەیە بڵێ پاییز من هەمیشە پێم وابێ وەکو چۆن مرۆڤ قۆناغەکانی خۆی هەیە مناڵی و نەوجەوانی و اینجا لای و گەنج و دوای کامەڵی وهای گەورە ئەم وەرزانەی لە ژیانی مرۆڤدا ناوە ئیتر ئەکرێت لە شاعرێک بۆ شاعرێکی بگۆڕێ بۆ نمونەی وەکو مەولەی زیاتر ئومێد دەدا بە پاییز تا ئەوەی کە ناومێد بێ گۆران هاتووە بۆ منە پاییز کە من و تۆ ئاوای نوچی بۆ شێوەیەک شعرەکەی هەیە بەڕاستی جوانیەکی پێبەخشیوە لەوە چێ پاییز خۆی چەند جوان بێ ئەوش ئەوەنێتر جوانی کردی بێ هەر شاعرێک ئەگەری کە ئەوەی بەخەم ئەیچوێنێ بۆ نمونە زستانیش بەخەمە چوێنێ زۆرێک لە شاعران هاتوون تەنها زۆربەی کات بەهاریان بە خۆشی و شادی و ئەمانی منێ بەڵام من پێم وابێ پاییز یەکێکە لەوش چۆنێ ئێستا ئەگەر لە گیانداران مار کاژێک فڕێدا بۆی کاژێکی نوێ دروستکاتەوە
پێم وایە پاییز ئەم بەرگەی فڕێدا ئیتر گەڵایەکە تۆز لێ نیشتووە خۆر لێ داوە سوتاوە ئەمانە فڕێدا سەر لە نوێ چرۆکردنەوە و چڵ و خونچەی وەرزێکی تر ئەهێنێتەوە مژدەداتەوە پێت کەیتر دوای ئەم پاییزەی من بەهارێکی تر دێتەوە وەرزێکی هەمە لەوی ژەڵێ پاییز هاتەوە ڕنگ زەردی بۆ چام چینچینمە ڕێزۆ خەموەبانی خەمەڵێ وەکو گەڵای دارەکان خەمەکانی منی ژەڕۆنی ئەوەێ لەگەڵێتی بە وەرە خۆی گەورەکە لە قورآنە باسیەکە بۆمان ڕۆژگارێکتی ئەم مانگ و خۆرە ئەکەون ئەم کەژوکێوە هەمووی درێبێکە یومە نەتوسەمە و کەتەی سجلیە ئەپێچرێتەوە خۆمە کۆتایی دنیا نییتر ئەمە دەستپێکی ئەم وەرزەیە بۆ وەرزێکی تر بۆیە ئەگەر شاعیرێکی وەکو زاری کە هەمانە ناوی مەلا عەبدولکەریمی سایبە ئەڵێ بەرگی داری داڕنی سەرمای پاییز چڵ بە چڵ داخی ڕەنگ زەردی بەهەیەکەی خۆش ئەبێ دەرچێ لە دڵ حەسرەتا بۆ دڵبەرانی گوڵستان وا چوونە گەڵ جاهیلان لە موعزە وێڵ و عاقڵەن مات و خجڵ واعیزە ئەم ڕۆژگارە بۆ کەسێک گوێی پێ بدات چەند جوانی هێنێتی زۆر سادە بەڵام زۆر جوان ئەگەر بە تایبەتی ئەم دوو دێڕێی جاهیلان لە موعزە وێڵ و ئەوانی کە جاهیلن و گوێ نادەن و هەروە ژیانێکی سادە بەڕێکەن و ئەڕۆن لە موعزە چییە وێڵ و عاقڵان مات و خجڵ ئەوانی کە عەقڵ و ئەفامن و ئاخر خۆیمە ئەگەر بین هەر ئاوا سەیری پاییز بکەین شتێکی زۆر سادەیە گەڵایەکە ئەوەریەوە ئەوان بەڵام تۆرە سەیری پاییزەکەی ئەی خۆت گەڵای تەمەنتکە ئێوەری هەر سەیری کاژمێرێک چۆن سوڕە ئەی میلی کاژمێری من و تۆکە ئێوەستێ سەیری ئەم ڕەنگەی مناڵی خۆمان بکەین ڕسمێکی جاران ئەبینیتەوە دایانەیە ئەڵێمە چەند ساڵ لەمە و پێش لەگەڵ ئێستا چەند گۆڕای ئەم بەهارە بۆ ناگۆڕێ ئەم زستانم بەڵێ ئەگۆڕێ ئەم هاوینە بەڵێ ئەگۆڕێ بەڵام تۆ بێت بە کامێرەی خەیاڵی خۆت جوانتر بیخوێنتەوە ئەو مرۆڤی کاسی پێکە جوانتر ئەیخوێنێتەوە بۆیە ئەم شاعیرە گەورەی ئەڵێ واعیزە ئەم ڕۆژگارە بۆ کەسێک گوێی پێ بدات ئیتر ئەم ڕۆژگاری پاییزەکە ئاوا هاتووە تۆ ئەیبینی ئیتر وەعز و ئامۆژگاری و مۆچیاریەکی جوانە کە عەقڵان لێک تێگەن و ئەزانن بۆچی وەڵێ زۆر باشە ماوەستا عەبدوڕەحمان لە ئێستادا زۆرێک دەبینین بە چەندی ڕێک وەسفی پاییز دەکە یاخود شعرێک دەنووسێ بۆ پاییز دەبینی کە زۆر جار کە دەیخوێنی تۆ لەوانەیە پێکەنینی بێت کە لە شعر نەچێ بەکام شعر دەوترێت شعر واتە ئەو شانە چین کە ڕنگدانیان هەبێت لە شعردا بەتایبەت لە پاییزدا زۆرێک دەبینی کە خۆ ناو شاعیر و بەڵام واژنی لە تێکستەکانی ئەوە بەدی ناکرێت بەڵێ وەڵی خۆی شاعیر پێش هەموو شتێ بێ ئیحساس بێ شعور بێ چونکە هەر ئەکرێ هۆنراوە هەموو کەسێ بینوسێ بەس شعر ناکرێ هەموو ڕاست چونکە شعر لە شعورۆ هاتووە و ئیتر مرۆڤ بێ هەستی هەبێ و ئەخور ناکرێ من باسی گوڵ بنووسم کەچی بە دەرو دەشتێکە ئاڕۆمە ڕێدە مناڵەکەم هەرچی گوڵە لێ کاتەوە و لەژێر پێمە پلیشێ و ئەژاکێنا من ئێستاوەنی لەوە لە ماڵی خۆماکە ئەگەر چەند گوڵێکە بێ ئەوەنە خەریکی مناڵەکان هەبوو قەنەعەت بێ گوڵەکان ئاگام لە ئەودانیانە شاعیر ئەو شاعیرانی کە ئەوانەی زۆر بە جوانی و کاریگەرن و ئێستا شتەکانیان ماوەتەوە ئەوەتە شتەکەی بەدڵ نووسیوە ئەخڕ هێ خۆمە گۆرانی هەیە یام شعر هەیە هەرچە من خۆم کەم گەم لە گۆرانی گرتووە سوبحان الله هەر بە سروشتی خۆم لە مناڵی تایسەر ئەو گۆرانیان نەیە کە لەیگتر لەگەڵ دینی منە بگونجێ بەڵام هەندێک گۆرانی هەن مرۆڤ بە جەستەی خەنە سەما یا هەندێک شعر هەیە ئەو خاتە جەستەی خاتە سەما بەڵام هەندێک شعر هەن و هەندێک گۆرانیشن ڕۆح ئەخاتە سەماوە کە تۆ ڕۆح بوو ئیتر ڕۆح نێوان خۆت و خوایە ئەخر بۆیە مەولانا گەورە ئەبێت لەبەر چییە مەولانا ڕۆح بوو بەڕاستی لاشۆن نەبوو ئەم شاعیرانە گەورەی کە هەمانە تۆ ئەگەڕێتەوە بۆ جەزیری بۆ خانی ئەگەڕێتەوە بۆ حەمدی بۆ مەولەوی بۆ ئەمانەی تر مەحوی ئەمە بە ڕۆح نووسیانە بەڵێ بڵێ نامی ئێستا بۆ نەوەفاییەکێ لەو شتانی کە من زۆر سێرە بەلامە شیعرەکانی زۆر جوان تەڕ و پاراو ئەگەر خەڵکێکی خوێندەوازانێتی هەمووی هەر بە باڵای عشقی ئافرەتێکە هاتۆتە خوار و بەڵام خۆی ئەڵەن لە کاتێکە گراوتێتی من شیعرەکان هەمووی بۆ پێغەمبەر و بۆ خوای دووری خوای لەسەر بێ پێغەمبەری پێشەوامان بەڵام خەڵک بەوە تێگا بۆ ئەمە بە ڕۆح نووسێتی ئەوەنە بە ڕۆح نووسێتی لەوەی ئەو لایەنەی هەر لە بیران نەبێ ئەو کات زۆر باشە مامۆستا با هاوکارانمانە گەر ئامادەکاری بکەن بەرهەمێکی ترمان بۆ بخوێنیتەوە لە بەرهەمەکانی خۆتیان بەرهەمی هەر شاعیرێک لەو شاعیرانە تۆزێک دڵ و دەروونمان ئەهۆن و ئارام بێتەوە فەرموون ئەمەش پارچێکی کورتی خۆمە پاییز پاییز نەماوەمێ یا پیرەدارێ ڕوود دەکاتەوە چونکە بۆ
ئێمەوەتە مناڵەکانمان کە زۆر کاتی سەر لە فەیسبووکان نووسێ خۆزگا گەورە نەبوو تا گوڵە جوانەکەم هەر ئاوا چونکە خۆشەویستی بەڵام ناگەر ماوەیە گەورە نەبێ 100 دکتۆری پێکە گەورە بێت چونکە مە قەدەری خوای ژیان و ئەڕوا بۆ خۆنە منشەوەم بۆ نووسی ببورە ئەفۆن کەیتر ئێمە ژمارەمان بەرەبەرە ئەڕوا بەڵام دوایی کە لەگەڵ ئەڕوا ئەچینەوە بۆ حزوری خۆ بۆ یەکێ لە سەحابەکان ئەگاتە خزمەتی سەحابەیەکی تر لێ پرسێت تەمەن چەندێڵە 60 ئەڵێزانی زۆر و نەمەگاڵ بگەیتە حزوری خۆ ئاگاداری خۆت بێت یەکسەر موچرکەیەک بە گیانێتی و گۆڕانکاریکی تری وەکو پاییزی تێ بەسەری ئەم یارە پیرۆزت مامۆستا عەبدوڕەحمان تا چەند گرنگە کەسانی ئاسایی کە کەمێک حەزیان بە شێعر هەیە ئەوەندەی کە دەیخوێننەوە ئەوەندە ورد ببنەوە لەو پەیامەی لەو شە جوانانەی کە لە شێعردا هەیە بەڵێ وەڵای شێعر هەر کەسێک بینووسێت خۆی سا زۆر کەسێ شتە نووسێ شێعر نووسێ پەیامێکە نووسێ ڕستەیەکە نووسێ جاری وا هەیە کەسێک بە دوو دێڕ بەقەدەر قەسیدەیەکی گەورەی نووسیوە بەڵام هەمیشە بێت چی بی ئەبێت تۆ نێوان خۆت و خوددا نێوان خۆت و خاک نێوان خۆت و خەڵک هەمیشە بتوانی خەندە ببەخشی بتوانیت لە دڵتەوە بێ بتوانیت لە ڕۆحتەوە بێ ئەگەر بەمانە نووسی و اینجا بەچی بەسەلیقە و وردەکاری هەرەوە نەبێ من ئێستا دانیشم شیعرێک ئەنووسم نا خۆتەوەتی کابراکی میوە فرۆشیش میوە ئەفرۆشێ ئەوەی جوانتر ئێڕازێنێتەوە جوانتر خەڵکە چێ بۆ لای کڕیارەتی بۆی شیعرە بێ بە کەرەستەکانی خۆی ئەبێ بۆ خەسڵەتانی کە شیعر پێویستێتی بەمە شیعر بنووسی چونکە ئەگەر ئێمە شیعرێکمان نووسی ئەم شیعرە لە دڵەوە بۆ دڵبوو کاریگەریە بێ بەڵام ئەگەر لە دەمەوە بوو بەڕاستی هەرەگاتە گوێەکان و ئیتر ناچێتە ناو ناخمانەوە بۆیە ئێمە زۆر شاعیرمان هەیە ئەگەر شیعرێکی نادیاڵێکی وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورت چەند جوان هێنایەتی سەیریکە وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورت ئەمەل گەلێک و تەویل و ئەمەل کەمێک و قەسیر چەند جوانەڵێڵێ ئەم ژیانەیە ئێمە هەر کەسێکمان وەکو ڕۆژی بەهاری درێژ بوون ئەمەل و هیوایەتمان بەم دنیاە و بەم ژیانە و بەبوون و بە پلە و پۆستوچی و ئەمانە بەڵام بەداخەوە وەکو ڕۆژی پاییزان کورت ئەمەل گەلێک و گەلێ هیوامان هەبوو ئەمەلمان هەبوو گەلێک و تەویل یعنی ئەمەل گەلێکمان زۆرمان هەبوو درێژ بوو ئەمەلمان ئەمەل کەمێک و قەسیر بەڵام کردەوەمان کەم بوو کورت بوو بەڵ هەروەکو شاعیری یەکەم کە باس لەوە کاکەوەی واعزی هەبێ بووم خۆینە دەبینی لە شعرەکانی تریشانی زۆر جار شاعرانی تریش هەر باز لەوە دەکەن بۆ ئەحمەد موختاجا بڵێ دژمنە چرخی فەلەک بۆ پیاوی ساحب عەقڵ و هۆش ڕووی کەرەم دایم لە هەرزە و شێت و بێتە بکینەکە عادەتی ئەم چرخەوایە هەلی دڵ خەمگینەکە شا هەمیشە ماتە پیادە مەریجێ فەرزینەکە ئەبلەوا دایم لە عیش و نۆش و شادیا هەلی کەماڵ و عیرفان ئێستا کە زاری و شینەکە بۆچی ئەم ئەبلانە هەر لە هەموو دەور و زەمانێکە هەر بازاری ئەبلە بووە و ئەهلی کەماڵ و عیرفانیش ئەبێ زاری و شین بکە بۆچی ئەبلە ئەبێ دایم لە عیش و نۆش و شادیا بێ ینی ئەمە شاعران ترکیان بەچی کردو هەستیان مردووە هینێکی ئیمامی مالیک هەیە پێشەوە مالی ڕزا ڕەحمەتی خوای بێ ئەو پیاوە گەورەی مێژووی موسڵمانان ئەڵێن بە کۆڵانێکە چێ مناڵێکە بینێ لە یاری بە قوڕەکە پێڵێ وریا بە نەکەوی پیسبی ئەم ناڵەت چەند جوان هەستی هەبووە شعوری هەبووە لە خانە و ماڵێکا پەروەردووە بۆ ئەتوانێ وەڵامێکی جوان باتەوە تا ئێستاش مێژوو شانازی بۆ وەڵامەوەکە بەرامبەر بە پێشەوا دەفەرمێ ئەی پێشەوە ئەگەر من کەوم هەر خۆمم بەڵام تۆ بکەوی ئومەتێکەکەوێ تۆ وریای خۆت بە تۆ ئەگەر من ئێستا بمەوێ شاعیر بم من ئێستا باجی هەنێشتم داوە لە شیعرە بۆ دەیان هەر لەم سلێمانی ڕێزدار و شارە حیاتەکە خۆمانەوە بڵێن بانکراون بۆ کۆڕی 4 ئەو خەڵات ڕێز لە نان و بۆکراوە ئاوای وێنەمانە نەهاتوم لە ڕاستیە من نایم لەگەڵ نەفسی خۆمە ڕێک نەبم هەمیشە خۆم و کردەوەکانم ئەبێت تەری بین ئەبێ هاوکێشەیەکی ئەبێ مەبدەئی بێ چونکە بۆ منە تۆ خوای گەورەکە ئەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەمەی ئێڵێم ئەبێ لە ناخەوە بێ و ڕازگۆ بێت چونکە ڕۆژێک لێپرسینەوە لەسەر ئەم میلی زمانی من هەیە من مامۆسایەکی زۆر بەڕێز و تەمەنیشی ئەوە نەونیوێکی منە بوو وتی تۆ بۆ لەم بابەتانە نانووسی وتم وەرە من شعری فلان شاعیر بۆێنم نووساوێتی نازان کوڵم ووا و ڕوخسار ووا و هەندێک شت کە لەوە چێ شەرم بکەی ئێستا لە بەرنامێکی ئاوا بڵێن وتم ئەم شاعرە نووسیوێتی سبەینێ کەسێک بۆ کچەکەی توێ ئەنێرێ پێ ڕازیت وتی مامۆساوە شتێکی شخصیە و نابێ و ئانم هەموو کەسێ شتێکی شخصی خوشکەکەی هەموو کەسێ دایکی هەموو کەسێک کچی هەموو کەسێ شتێکی شخصی من شتێ نانووسم کە مایە ئەیداری بێ خۆم نەتوانم ئاخر گۆڤارمان هەیە لەم بازاڕە دەرەچێ فڕێ ئەدرێ ئاوە
ئەمە بۆ وەکو جەنابوتۆ ئەبلەکان ئەمە گوێ نادەن بەوە چی کارەساتی خوڵقێنێ سبەینێ بەڵام لە وڵاتێکە خاوەنی یاسا و ڕێسایی وەکو ئەڵمانیا ئەم گۆڤارە بە هەمان شێوە دەرەچێت بەڵام ئەخرێتە زەرفێک و کەپز دەکرێت چونکە ئەویش بەشی خۆی جەماوەری هەیە ئەبرێتە ماڵەکە ئەدرێ بەدەستیوە نەک ئاوە لە بازاڕ ڕفرەدرێ بەڵام بەداخەوە ئەبلەکان هەمیشە چونکە لە بەردەمی سان و سوڵتانەکانە گۆرانی ئەڵێن و شاعیری دەربار و گۆرانی بێژی دەربار و نووسری دەربار و ئەمانەمان هەیە هەمیشە لە ڕێزی پێشەوە چارێ بەداخەوە ئەوەستا دۆڕەحمان لە سەرەتاوە زۆر بە جوانی وەسپی دەسەڵاتی خوای گەورە و ئەزەمەتی خوای گەورەت کرد شاعیر تا چەند گرنگە بیر لەو شتە جوانانەوە بکاتەوە کە خوای گەورە دروستی کردوون لە پاییز بێ لە گوڵێک بێ ینی هاوشانی ئەوەی کە هۆنراوێکی بۆ ئەنووسێت بیر و هۆشی لای ئەوە بێت کە خوای گەورە بەو ئازەمەتی خۆی ئەم شتە جوانی دروست کردو وەڵاهی ناوازاترین و جوانترین شتێکە لەم سروشتا شاعیرە بێ پێ بێ ببەرێ هەر کەسێکی تر من تۆ جەنابەت کاکەشمان ئەگەر بتەوێت لەخوا تێبگەی من لە شعرێکە وتومە و لە زۆر شوێنێکیشە بڵاو کرایەتەوە ینی پێشەوە بچم بۆ بەرنامەکە ئامادەی کرد باسیەوەی کە هەموو ڕۆژێ خوا ئەبینین بەڵام لە کۆتایگەڵم بەڵام بەداخەوە هەموو ڕۆژێت جیلوەی خوای ئەبینین دەسەڵاتی خوای ئەبینین قودرەتی ئەبینین بەڵام بەداخەوە هەر نەمان بینی خۆی نابینی بۆ ئەگینا تۆرە لەرەی گوڵێک پیرەمە شتێکی جوانی هەیەڵێ خوای ئەوانەی کە بێ باوەڕن هیچیان نەدیوەوە هەڵەوەڕن ئەگینا سەیری باخێکی گۆڵکان تەماشایەکی بە عەقڵ و دڵکەن ئەیتر تێپی زۆر جوان یعنی تۆرە ئەگەر لە لەولایەک باشە من لە شعرێکی ترا خۆم ئاماژەم پێ کردووە لە چوارینەیەکە بزماری هێنی دایکوتی بەم دیوارە بە تەختەیەکە بە چەکوشێک و پێ نەبووی هێز و نەبێ چاو کارنەکان ناتوانین بەڵام چرۆیەک لەم خاکە لەم دارە ڕقەوە کە ئەم بزماری پیاداوتی چرۆیەکە لەو دارەوە ئەم چرۆ کی هێنایەتە دەرەوە چرۆیەک چەندێ نەرم باشە زمانی خونچەیەک هەن خونچەیەشتا خوێن خونچەیە نەکراوەتەوە بەڵام تۆرە زمانەکەی ناوێ ها کەچی تو هەڵاڵەکانی هەیە ئەوانە بیری لێ بکەرەوە کێ پەروەردەیەکات باشە ئەم گوڵاڵە بە ئەمایان مۆرە ئەمایان سوورە ئەمایان زەردە ئەمایان نازانم هەر جۆری کرد کە تۆ ئێڵێ ئەی ئەمە کێ خوڵقاندی بۆ ئێمە ئەبێ هەموو کەسێک لەم دەسەڵاتە ورد بێتەوە ورد بێنەوە چۆن بە ڕۆح بە عەقڵ بە حیکمەت ناکرێ ئێمە هەر لە خۆمانەوە بێین ئاوا تێبڕین بە دارستانێکە بە شاخێکە ئەخوتوەرە خۆی گەورە لە قورئانە باسەکە هەندێک شاخمان هەیە لە کاری بەردەکانەوە ئەوتومە ئاەتێک باسیەوەمان بۆکە کە هەنێ بەرد هەیە بە بەرزایە بۆ شاخەوە ئاوی لە ناخەیەتە دەرەوە بەڵام مرۆڤمان هەیە ناخی وەرانەیە لە ڕاستیە تو ئەگەر مرۆڤ بێت تێبگات لە خوای گەورە کە تۆ 70 ساڵ 80 ساڵ کەمەی تر تەمەنی ناوەندی ئێمە میلەتی ئێمان هەم میلەتانە ئێستا باشە چۆن ئەوێری کە بەرامبەر بەو خالقە هەڵە بکەیت بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خاکت بەرامبەر بە دامایەک خەندەن نەبەخشیتەوە لە جیاتیەوە خراپە ببەخشیتەوە ئەوە هەمووی بیرنەکردنەوە وەکو مامۆساوەتیش و جەنابوو ئەبلەکان لە ڕاستیە ئەگینا ئەم گەردون و سروشتە خوای گەورە وا باری هێناوە لە ڕاستیە تۆرە کەسانێک هەن لێرە پاییز بەو نەکبەتی تێگەن بۆ خۆیان بەڵام ژیانی نەکبەتیش ئەبن بۆ ئەوێ بۆیە کوردی دێڕێکی زۆر جوانی هەیەتەوە بیرمە ئەڵێ وەکو کوردی لە دوو جەژنان درێغە حەسرەتە دەردا ئەمیشم چوو ئەویشم چوو بەجارێ ماڵی وێرە چەند ناخۆش هەردوو ماڵەکە وێرانکەین ڕۆز زۆر ڕاستە بەڕاستی دەستی خۆش بێ ماوە سەدرەحەم زۆر جار وتەیەک مرۆڤیش دیسانەوە بیر کۆمەڵێک بابەت دێنێتەوە زۆر ڕاستە زۆر جار چوومەوە بۆ هەورامان بۆ چەمی زەڵم ئەڕۆیتە سەرەوە باخەکان ئەوەی داری مێوە سوور بووە داری هەنارەکان زرد بوون داری بیەکان ڕەش بوون داری گوێزەکان قاوەی یعنی یەک دیمەنی زۆر جوان تێکەڵ ئەگەردانیشی ڕسامێک بێ ینی زۆر ئەستەمە بتوانێت ئەو ڕنگانەوە جیاکاتەوە کە نمە بارانێگە یاخشەی گەڵاکە لای چەمی زەڵمەوە ئیدی نازانم ئەگەر وەکوتۆ بە چاوی دڵ سەیری ئەم دیمەنانەکەی یعنی ئەگەر واعزێکی باش بی زۆر ئەبێ مرۆڤ دەرونی ئارام بێتەوە بۆ ئەم دیمەنە جوانانەی پاییزی نیشتیمانمان بۆ ئەم گەڵا ڕەنگە جیاوازانە کە باس ڕەنگەکان کرد هیچت نووسیوە لە ڕابردوو یان ئێستا هیچ هەیە یان خودت بارەمێکی ترت بۆ ئامادە کردوین چونکە کاتمە زۆر کەم ماوە بەڵێ وڵا چەند چوارینەیەکەمانیان زۆر باش وادەی پاییزی عمرە بە خەزان بای سەردی پیری چەند گوڵشای تەزان نەوشکۆفە زەرد
ڕەنگ لە ڕووی پەڕی چرۆ خونچە و گوڵ ناموراد گەزان ئاوێزانی ڕەنگ چی ئەفسونێکە سەمای گەڵاوگوڵ هاتوچوونێکە تابلۆی سروشت و نیگاری پاییز سەیرە چۆن هاتی وای چی بوونێ بوونت سپێدە و چوونت زەردەفەر گوڵی ژیان چەند ساڵ بە شەونمێ تەڕ پاییزێ گەڵای ژینت دەوەرێ و بۆ خولێکی تر ئەتخاتەوە گەڕ تۆش لەسەر گەڵای ئاڵتوونی وەری و پەیامی کورتی خۆت بنووسەوە ڕامێنە لەبوون لە عومری تەزی و بزانە ژیان چەند ڕۆژ و شەوە بێ لەسەر مشتێ گەڵای ئاڵتوونی یادگاری خۆت بنووسە و تۆمار بیکە گەردانە و بە دیوارێکە تا پاییزی بێ سەیری مامۆستایان تا چەند گرنگە پاییز والێکی بدەین و ینی گەشتبینیانە بیری لێ بکەینەوە وا وێنەی بکەین کە چۆن هاوشێوی وەرینی گەڵاکان وا وێنەی بکەین کە وەرینی خەمەکانیشمان بێت بەڵێ وەڵاهی ئەبێ وا بیکەن بۆ نمونە هەریەکە لەم شاعرانی وەکو وتمان شتێکی جوان ئەڵێ گۆران وەکو یا مەولەوی یا هەر کەسێکی تر کە پاییزیان وتووە هەمیشە ئیلهامێکیان لە ئیلهامێکات تۆ پەیامێکیان گەیاندووە هەموو مرۆڤێ بە پەیامی بەهاری خۆی هەبێ زستانی خۆی هەبێ هاوینی خۆی هەبێ پاییزیش بە هەمان شێوە بەڵام پاییز بۆچی لە ڕەنگەکانی تر و لە وەرزەکانی تر جیاوازە بە حەقەت هەندێک شت گۆڕانکاری تیا ڕۆدات هەر لە ڕەنگۆ بیگرێت تا ڕوودبوونەوەی دارێک ئیتر مرۆڤ ئەبێ هەمیشە وەکو وتمان مرۆڤێکی پەیامدار بێ مرۆڤێک بێ خولق و خۆی ئاوێزان بێ بە ڕۆح بە حیکمەت بە بەهرەی جوان و هەمیشە مرۆڤێک بێ لە دەرەوە چۆنە لە ناویشەوە وا بێ زۆر باشە مامۆستاگیان کاتمان هیچ نەماوە کۆتا پەیامت ئەگەر لە یەکەم ڕۆژی پاییز هەڵبەت ئەگەر بەرهەمت ماوە توانین ئێمە ماڵاوایی بکەن ئینجا تۆ بەرهەکەمان بۆ بخوێنیتەوە بەس ئەگەر کۆتا پەیامت لە یەکەم ڕۆژی پاییز بۆ هاو نیشتیمانیان بۆ هاو پیشەکان و شاعرانت و هەروەها ئێمە چۆن وەرزی پاییز بکەینە دەرفەتێک بۆ ئارامی دڵەکانمان بەڵێ وەڵا بۆ ئومێدم کە پەیام هەرەوەیە مرۆڤەکان ئەوەمان لەبیر نەچێکە ئەم سەفەرە ئیکەین لێرە ڕێبوارێکی کاتین و ئەو ئەشیا و کەلوپەلانەی هەمانە هەر هەمووی بەسەرە چێت جوان نییە بۆ ئێوەشتی جوانتری تایە ئەڕۆین هەر بۆی مامۆستا لای کەریمی مدەڕیس ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێڵێ ئەوەی ئاوی کرد بە ئینسانی پاک ئینسانیشی برد کردیەوە بە خاک ئەتوانێ خاکیش هەم بکاتەوە بەو ئینسانانەی وا بەلاتەوە ئێمە بە ئومێدین بەو پاییزێ بڕۆین کە بە پاییزی ئومێد بێ پاییزی چرۆ و چڵ و ئەمانە بێ خونچە بێ هەر بە شعرێکی وەفایی چەندێڕێکە کۆتایی پێێنم ئەڵێ درێغا بای خەزاندایە بەهاری شۆق و ڕعناکەم لە ئیزهاری عەمەل کەوت ئافتابی عالم ئاراکەم وەرەق ڕێزان خەزان کەوتە ڕەزان وەزعی چەمەن گۆڕا بەسەر چوو فەسڵی گوڵگەشت و تەماشای باخ و سەحراکەم خەزان هات و چەمەن چۆڵ بوو لە نەغمەی بولبول و قومری درێغا حەسرەتا بۆ گوڵغزاری سەر و باڵا سەگان سپاس دەکەین کاتمان گرتی ماندوونەبی لەر ساغێ خامەت و میشە ڕەنگین بێ و تەندروست باش بیت ئینشەڵا سپاس بۆ ئێوەش مش بۆ ئومێدەم کە ئەم ساڵی خوێندنمان ساڵێکی پاییزی نەبێ بۆ معنای کە بە حەسرەت یەکێدنەوە ساڵێکی خوێندن و پەروەردە و پێگەیاندن و فێرکردن بێت کە چلۆ چڵۆ و گوڵ خونچەی جوان دەکە و نەو نەمامەکانمان ببن بەداری پڕ بەدار و بەهار و پاییزێکی جوان سپاستان دەکەم دەستی خۆش بێ دەستان خۆش بەڵێ بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین و هاوکاران لە پەیام و کۆنتڕۆڵ بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دووبارە لەخوای گەورە داواکارین ئاسوودە و کامەران و بەختەوەر بن تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین هەر لە ئارامیا بن هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان دەخوازیین خواتان ئەمان